بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە هەر جێگەیەکەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین لە خۆی گەورە دەپاڕینەوە کە هەموو لایەکمان ساغ و سەلامەت بکەین ئینشاڵڵا ئازان و خۆشەویستان لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ هاتین و خزمەتتان دەخوازین کە ئەمڕۆژ بڕگە و بابەتەکانمان جێگەی سود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. بەناوی خوای گەورە بێهاتەوە سڵاوی خواتان لێ بێەوە ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین ئەم ڕۆژ لە خزمەت ئێوەین با کۆمەڵە بڕگە و بابەت لە پەیامی ڕۆژەوە پێشکەشتانی دەکەین و بە هاوکاری هاوکارانمان لێرەوە کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون. بڕگەی یەکەمی ئەم ڕۆژمان تایبەتە بە وەرزشی کاراتێ کە یەکێکە لە وەرزشانەی بۆ بەرگریکردن بەکاردێت لە ڕووی دەرونی و جەستەییەوە هێزێکی زۆر بۆ کەسە دەبەخشێت کە فێرخوازتیایە خۆت ئەو یاریە دەکات و ئەم وەرزشە لە کوردستان بێگومان چەند جۆرێکی هەیە و ئێستادا زۆر گرنگی بەم وەرزشە دەدرێت دەپرسین ئاخۆ لە کوردستان چۆنە و فێرخوازان تا چەندێک لە کوردستان ڕوودەکەنە ئەم وەرزشە و سوودە جەستەی و دەرونیەکانی چین و چۆن دەتوانێت فێرخواز بتوانێت بخوێنێ لەم وەرزشەیە و بتوانێت پلێک بەدەست بهێنێ وەڵام پشتێنیان هەیە کۆمەڵێک پلیان هەیە کە ئەوان خۆیان شارزەی زیاتریان هەیە لە بوارەکەیە و لە وەرزشەکەیە بۆی گفتوگۆ دەکەین سەبارەت بۆ بابەتە بزانین هونەری بەرگریکردنی وەرزشی کاراتێ چۆنە و زیاتر لە زمانی خۆیانەوە گفتوگۆ لەبارەی ئەو بابەتەوە دەکەین. بەڵازان لا تەوری دومی بەرنامەکەمان داوەک هەمیشە ئەو کەسایەتیانی کە کاریگەریان هەبوو لە کۆمەلگادەوە خزمەتێکی زۆریان کردووە بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە گەیاندنی پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لەو تەوری دومیشماندا باز لە ژیان و کەسایەتی و زانای گەورەی گەلەکەمان مامۆستا شێخ سدیق سەرگەتی دەکەین. لەو تەورەیەماندا گوزارێک دەکەین بە ژیانی دامزانین ڕۆڵی مامۆستا چی بووە لە کۆمەلگادەوە پایەی زانستی مامۆستا تا چەند گرنگ بووە وەروها باز لەو دەکەین کە مامۆستا لە هەر کات و ساتێکدا پێویستی بەوە بوو بێت کە ڕوبەڕووی زاڵمان و ستەمکاران بێتەوە چەکی هەڵگرتو و مجاهیدانە کاری کردو و تێکۆشانی کردو بۆ گەیاندنی پەیامەکانیانی پیرۆزی ئیسلام بۆ بەرگریکردن لە خاکی پیرۆزی ئەم نیشتیمانە. لەو تەورەیەماندا بەگشتی باز لەوە دەکەین وەروها لە تەوری سێمی بەرنامەکەشماندا باز لە ڕێکارەکانی ئەنجامدانی سونەتی عومرە دەکەین کە مامۆستایەک لە بەرشازێکی ڕاستەوخۆ لە سعودیە و لە مەکەی پیرۆزەوە لەگەڵمانان دەبێت باز لە ڕێکارەکان دەکات و بە تایبەتی ڕێکارە تەندروستیەکان و لە هەمووشی گرنگتر چەند ڕۆژێکە دەنگوی ئەوە هەیە کە نرخی سونەتی عومرە دابەزی و بزانین ئەمە گەشتوتە چەند تا چەند ڕاستە و ئێستادا نرخەکانی لە چەندایە. لە تەوری سێمیشدا لەو بارەیە و میوانێکمان دەبێت دواتر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانماندا. دەستپێکیشتبیلەری گۆڕانکارەکانی کەشوا دەبین و دواتر دەگرێتەوە لە تەوەری یەکەمدا لەگەڵتانە بەردەوام بین.
دوبارە سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان لە چەوری یەکەمی بەرنامەکەماندا باز لە وەرشی کاراتی دەکەین زانین ئەم وەرشە تا چەند گرنگە لە هەرمی کوردستانداوە تا چەند گەنجان و بە تایبەتی تر منداڵان گرنگی پێدەدەنەوە گرنگی ئەم وەرشە لە چیدایە و باز لە کەمێک لە مێژوەکەی دەکەین وەرەوە باز لەوەش دەکەین کە قۆناغەکانی چین و ئەمە چ گرنگێکی تێدا ئەم جوڵەیە چییە بۆ بەتایبەتی منداڵان لە ئێستادا دەزانین لەریم کوردستانە چەندین وەرشی نوێ هاتوونەتە نێو کۆمەڵگاکەمان و ئەمانش بە هەر یەک و تایبەتمەندی خۆی هەیە و هەر یەکەش حەز و خولای تایبەتی بەم وەرشانە هەیە گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا شڤان عوسمان ڕاهێنەری کاراتی وەرەوە دوو فێرخوازی کاراتی خاتوو پەریا و کاک ئارە یاخۆ بەخێر بێن بەخێر بێن خۆشحاڵم بامەد کاک شوان ئەگەر لەو دەست پێ بکەین کەمێک باز لەم وەرشەمان بۆ بکە ئەم وەرشە مێژوەکەی بۆ کەی دەگەڕێتەوە کەی هاتوۆتە نێو کۆمەڵگەی خۆمان و نێو هەرێمی کوردستانە زۆر باشە سەبارەت بە وەرچی کاراتی دیارە سەرەتا لە دوورگەیەک بە ناوی ئۆکیناوا لە یابان سەری هەڵاوە و ئەمێژۆکەشی بە دەقیقەی دیار نییە کە مەسەلەن لە ساڵانی چەند سەری هەڵداوە چونکە زۆرێک اختیلافی لەسرە لە نێوان ساڵەکانە وەکو عێراقیش یەکەم کەسە گەڕێتەوە بۆ دکتۆر تێرس ئۆشۆ کە ئێستاش ماوە لە بەغادانیشێ و ساڵانە اختیباری و یاریزاناناکە کە ئاست تێگەچنە سەرەوە بۆ پشتێنی ڕەش لە ژێری چەتریەکێتی کاراتی عێراقا و لە دوای ئەو کە لێرەس مەسەلەن یەکەم کەس لە کوردستان مەستایبەت لە سلێمانی کە کاراتی کردبێ ئەوەی ئێمە بیسپێتمان مامۆستا سەروەرە کە ئێستا بە ڕەحمەت بێ ئەمری خۆی کردووە و دیارە کاراتی بڵاوی سندوو لە هەموو وڵاتێکە بە تایبەت ئەم ساڵانەی ئاخیر کە هەنگاوێکی گەورەی نابەر ئۆلۆمپیک ڕۆشت 2021 کە لە تۆکیۆ کرا و خۆشبەختانە هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو پێشکەوتنە و ئێستا ڕیزی هەڵبژاردەی عێراق زۆرینەی یاریزانەکانی کوردن ئەکرێ بەڵام هەمووشیان یعنی تایەتی دوانسیان بەڵام لە جنوب بۆ نەیانتوانیەوە بێنە ئێرە و معسکەرەکە لێرێ و 2 مانگ 3 مانگ خەریکی ڕایەنان بن و ئەوانیشان بە وەزنەکانیان بە یارزانی کورد پڕ کردوێتەوانێ و کە ئێستا معسکەری هەڵبژاردەی عێراق لە شارۆچکەی خوڵماڵە لە کاتە لە کۆمێتا کە هەموو پێگاتەکەی کوردن. زۆر باشە مامۆستا بەڵاوانە شتێکم بیر چوو پێم وابێت ڤیتیەکمان هەیە لەو بارەیە چەند ڕۆژی ڕابردوو بڕوانەمەتان بەخشیوەتە فێرخوازەکانتان دەچینە لای ئەو ڤیتیە و دواتر گفتوگۆکەمان بەردەوام دەبێت پێکەوە بینەری ئەو ڤیتە دەبین کە هەم مامۆستا شڤان و قوتابیەکانی بڕوانەمەیان وەرگرتووە و پێکەوە بینەری دەبین. ئێمە وەک ئەکادیمیای کاراتی شڤان عوسمان کە بە ناوی خۆمەوەک یاریزانی هەڵبژاردەی عێراق و کاپتنی متەخەبی عێراق و چەند ساڵی پێشوو توانیمانە ئەنجامی باش بەدەستبێنین و ئەم فێرگەیەماندا مەزرانەوە و پێگاتوین لە چەند ڕاهێنەرێکی بەتوانە کە وەک ستافێک پێکەوە ئیشەکەین لە مامۆستا وەفا و مامۆستا بڕیار و مامۆستا ساشان و مامۆستا شاهین و مامۆستا بابان پێگاتوین و دیارە ئەم دەورەیەش کە ئێستا ئێمە لێرەین بە بۆنەی ئەو یاریزانانەی کە لە خولی هاوینە لەگەڵمانە بەشدار بوون لە ئەکادیمیاکە ئەوە توانیویانە بە سەرکەوتویی ئاستەکان ببڕن و لە ماوەی 3 مانگ 4 مانگا توانیویانە ئەو مەهارە و تەکنیکانەی ئێمە فێرمان کردوون وەکو ستافی ڕاهێنەران توانیویانە بە سەرکەوتویی لە ژێر یەکێتی کاراتی سلێمانی کە ئەتحادی عێراق سەرپەرشتیانەکات اختیبار بکەن و شەهادە و بڕوانامەی باوەڕپێکرا وەربگرن لە یاری کاراتەیە ئەوە دۆکو دیارە کاراتێ لە زۆر وڵاتان پەری پێدرا و خۆشبەختانەش کوردستانیش پێبەش نەبووە لەم یاریەکە گرنگێکی باشی پێدراوە لەلایەن دایک و باوکەکانەوە لە بەرەوەی بەشێکی باش لە سیستەمی پەروەردەکردنی لەگەڵایە و وەکو خولیایەک ئەم کەسە لەگەڵ هونەرەکەی وەری ئەگرێت و بەشێکی باشیش لە گرنگی بەتوانای جەستەیی یاریزانەکە ئەدرێت و کە ئەمەش واکە دایک و باوکەکان بە هەماهەنگی لەگەڵ ڕاهێنەرەکانە بتوانن گرنگی بن بە مناڵەکانیان و لە کاراتیا بەردەوام بن و بتوانن لە ئایندەیە ببنە کەسایەتێکی باش و تەندروست بۆ ناو کۆمەڵگا. بەڕاستی
ئێمە وەکو ئەکادیمیای کاراتیەکە توانیمانە ئەو یاریزانانە بێڵینەوانێت لە ئاستیکی باشە لە کاراتیە بەڵام دایک و باوکەکان بەپێی توانای خۆیان و بەپێی ئیمکانی مناڵەکە کە چەندێک ئەتوانێت هەمانگی دروستکە لەگەڵ خوێندنەکەیە ئێمە هۆڵەکەمان بە شوێکی بەردەوام هەیە ئەتوانێت لەگەڵمانە بەردەوام بێ بە درێژایی ساڵەکە ئەوە هەر یاریزانێکیش کێشەی خوێندنی هەبێمە ڕێنموویمان کردوون خۆشببختانە و ستافەی کە ئێمە دروستمان کردوون زۆریان لە زانکۆ و لە پەیمانگا و لە بواری خوێندنە لە ریزی پێشەوە ئەوایل بوون و هەنێکشیان مامۆسای زانکۆن جا پێمان خۆشە ئەو یاریزانانی کە لە بەردەستی ئەمە شاپەروەردا بن لە ڕووی خوێندنەوە بتوانن بگەنە ئاستێکی باشەوە گرنگی زیاتریان پێبین لەو بوارەوە و هاوکاری تاویانەکەین و هەر یاریزانێکیش داببڕێ لە کاراتی مەسەلەن بەس بۆ خولی هاوی نەبێتەوە بەڕاستی سفادێکی واناکە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی مەسەلەن زهنیەوە لە ڕووی تەندروستیەوە بەڵام هەر وەکو دەورەیەکی کەمپێکی هاوینە ئەگەر بتوانێت لەگەڵمانە بەردەوام بێ ئەمە ناتوانین لەگەڵ یا بەردەوامبین لەبەرێ و خۆی لە قاعەکە وجودی نەبێت ناگاتەوە مستەوای کە ئێمە ئامانەویشی لەسەر بکەین. من ناوم نوابابانە تەمەنم 12 ساڵە ماوەی 2 ساڵ بۆ 3 ساڵە یاری کاراتیەکەم بەژایی چەندی پاڵانێتیم کردووە کە توانیمە پلەی یەکەم و دووەم بەدەست بێنم سپاس بۆخوا و هاوکاری مامۆستاکانم سوودێکی زۆرم لە کاراتی بینیوە بەڕاستی هونەرێکی جەنگیەکی زۆر باشە توانیمە تا ئێستا پشتوێن سپین بڕیوە زەردم بڕیوە پرتەقاڵی سەوز شین قاوەی ئەتوانی ئەگەر قاوەیش بسوور و شین هەر ببەستی بەڵێ من ئێستا قاوەی من تموحم گەشتن بە منتەخەبی عێراقا هەڵبژاردە بۆ دەرەوەی عێراق و نەتیجەی باش. ساڵونەیەکە هاتوون بۆ لای مامۆستا شڤان و هەروەها حەوت کەمەربەرم بەدەستهێناوە ئاخریان پشتیان ڕەش بووە و هەروەها ئامانجم ئەوەیە لە کۆتاییدا ببم بە بەتەڵێک بۆ وڵاتەکەی خۆم زۆر هەوڵم داوە ئیتر تەواو هەوڵی خۆماوە ئیشەڵڵا بم بە بەتەڵ یاریێکی و چۆنەڵی خۆشە و هەروەها شەڕانگێزی نییە و ئیتر یاریێکی باشە. ئەزیزان وەکەوەی کە بینیتان ئەوە چەندی مەلێک بوو لەو دیمەنانەی کە وەرگرتنی بڕوانە بوو لەلایەن کۆمەڵی فەرخوازەوە کە کاراتێ دەکەن دەگەڕێنەوە لای مامۆستا و پرسیارەکانمان تاوا دەکەین مامۆستا ئێوە تا چەندێک پەیوەندیتان هەیە لەگەڵ با بڵێن سنتەرتان لە عێراقا یاخود لە یابانەوەی کە ئەو یاری لێوە هاتووە تا چەندێک گرنگە کە ئێوە بگەڕێنەوە بۆ ئەو هونەرەی کە بەڕەسەنایەتی هاتووە بتوان بەرجەستەی بکەن و فێرخوازەکانتانی لەسەر پەروەردە بکەن. بەڵێ دەست خۆش بێ پرسیارێکی تەواو پڕ بە پێجا سەبارەت بە یاریەکەی ئەمە سەبارەت بە گەیشتنی ئێمە و گەڕانەوە بۆ ئەو ئەسڵی کە لە یابانەوە سەرچاوی گرتووە دیارە ئێمە لێرە هینە پێشەوە شتێکێتە پێشەوە بە ناوی یەکێتی کاراتی جیهانی کە وۆرد کاراتی فیدریشن ناوەبرێت و ئەمە هەنگاوێگەنێ بۆ وەرزش بوون یعنی لەم هونەرە جەنگێ بێنێتە دەرەوە بیکا بە وەرزش و ئەم وەرزشەش بێتە سەر ئەساسیەوەی کە مەدالیا وەربگرێت و وەکو هەموو وەرشەکانی تر کە پاڵاونەتی بۆ سازەکرێت و ئامانج بۆ ئەمەش گەڕانەوەیەتی بۆ مەسەلەن
جۆرێک لە وەرزشکردن کە مەسەلاً عزیێدانی کەمتر تیابێت بەرکەوتنێکی کەمتر تیابێت کە بەڕاستی ئەو هوەرە لە ئەسڵا بۆ شەڕ بووە هوەری جەنگی بووە وەکو هەموو هوەرەکانی تر کاتە تا ڕادێک جیاوازیەکی هەیە ئێستا ئەتوانین مەسەلاً ئێمە لێی خۆمان هەر لە کوردستانیش بەشێکمان هەیە کە پێوترێ کاراتی سونەتی ئەتوانێت بە شێوەیەکی تۆزێک مەسەلاً هوەری جەنگی ینی بێتە پێش جیاوازەکان لە چیە لە ڕاهێنانەکانە شێوازی ڕاهێنانەکان دەورە بین ئێستا من خۆم مەسەلاً توانیمە بگەمە ئاستی پاڵانەتی عالەمی ئیش لەسەرەوەکەین کە مەسەلاً چۆن لەوێ من مەسەلاً فێرکراوین کە نقطە بگرین لە بەرامبەر وەکو شمشێربازی فەڕەنسی کە بە تەنیا لەمسێکی شمشێرەکەیەکە نەکێ لی بات و ئەزیێتی باوەکو ناو شەڕ و ناو حارب بێ زۆر باشە ماڵسەشمە بچینە لای ئەم قوتابی خۆشەویستانە خات و پەریا بەخێر بێت یخوا بەخێر بێ حەز و خولیاو چۆنە بۆ میارێ لەکەیەک و دەستە پێ کردووە نزیکی ساڵ و نیوێکە بێت کە دەستم کردووە بەم وەرزشە و وەرزشێکی زۆر جوانە هەتاوەکو ئوجا وەرزشەکە زۆر فراوانە تاوەکو نەیتە وەرزشەکە و نازانیت کە چەندێک پڕ بە چەندێک جوانە و هەروەها سوپاس بۆخوا توانیمە بەشداری بتوڵات بکەم و نەتیجە بەدەست بێنم و بە یارمەتی سەنسیشوان لە چ بتوڵەیەکە بەشداریتان کردووە لە بتوڵای شارەکانە ئێستا بۆ نمونە شاری هەولێر لە چەمچەماڵ کردومانە بتوڵات ڕۆشتین بۆ خوورماڵ بەشداریمان لەم بتوڵاتانەیە کردووە کە سوپاس بەخوا توانیمانە نەتیجە بێنیت و ئەگەر مایکەکەش بێ بە کاگارە بەخێر بێ سڵات بۆ ئامادەبوونە لەکێکەوە تۆ دەست پێ کردەوە لە ئێستا لە چی پلێەکەی بۆ بزانم شتێنەکانتان جیاواز و دڵنیام کۆمەڵێک پلێ هەیە کاراتێش لە بۆ ماوەی 2 ساڵە دەستم بە ئەم وەرزشە کردووە و زۆر باشە بەڵام ئەو پشتێنەی تۆ پێش ئەوە بێت چەند پشتێنی کە و ینی وەرگتووە تاگەشت بۆ پشتێنە سوورە کات دەورە بینە بەڵێ ناتوانی یەکسەر زۆر بەدەستی بێنی وڵاتە پێویستە کازام چەند ماوەیەک ئەنجا پشتێنێک بەدەست بهێنی وایە کاگارە زۆر باشە مامۆستاشوان دێمە بەلای بەڕێزت ڕێکارەکان یاخود میکانیزمەکانی ئەم یاریە چۆن چۆنیە گەل لە بیدایەتەوە دەست پێ بکەی بێت چی بکەی تا چەند پشتێنی هەیە دوای وەکو کاک ئارامەژی پێکرد بەپی کاتە پشتێنەکان کاتەکان چۆن چۆنیە بەڵێ سەبارەت بە ڕیزبندی پشتێنەکان ئێمە ئەو کەسێک هێتە لای ئێمە سەرەتا پشتێنی سپی پێدەین واتوانێت دەست پێ بکە کە ئەڵێن بە پیکاتە مەسەلاً ماوەی 4 مانگی بۆ دانراو لەلایەن یەکێتی کاراتی سلێمانی و بەڕێکەوتن لەگەڵ نادیەکان و مدەڕیبەکانە ئەوە پشتێن سپی کۆمەڵێک مەهارە و تەکنیکی تایبەت بە و ئاستەی هەیە پێویستەکات ڕاستە 4 مانگی بۆ دانراوە بەڵام پێویستەکە ئەو تەکنیکانە بەباشی فێر بێت و هەردوایی لە لیژنەی اختیباری هێن لە یەکێتی کاراتی سلێمانیەوە دائنیشن اختیباری میاریزاناکەن و تەکنیکەکانی بۆ هەڵەسەنگێن کێ ئەو پشتێنەی بەخشیانی گۆڕینی پشتێنەکان لە دەستی کێیە ئێمە وەرزشەکەینەوە لە سەرەتای بێ بگەڕێنەوە بۆ لیژنەی ئۆلۆمپی و لیژنەی ئۆلۆمپیش لەگەڵ یەکێتی کاراتی عێراق و لەگەڵ لیژنەی ئۆلۆمپی عێراقیە هەماهەنگیانەیە و ئەبێت شەهادەی باوەڕپێکراو هەبێت کە ئەمەش لەلایەن مەسەلاً یەکێتی کاراتی سلێمانیە و ئێمۆر ئیمزاکرێ و ئەویش لە ژێر چەتری یەکێتی کاراتی عێراق ڕێی پێدراوە زۆر باشە مامۆستا ئێوە لە چی تەمەنێکەوە ئەتوانن ینی ئەم کەسە ڕاهێنان بکەواتە هەر لە مناڵێکی بچووکەوە توانیان ڕاهێنان بکە و یەکسەریش پشتێن بەدەست بهێنێ وەکو ئەو پلانی کە باسی لێوە تەمەنی چەندەوە هەیە بەڵێ ئێمە لە تەمەنی 5 ساڵەوە لە ئەکادیمیاکە یاریزان وەرەگرین بەڵام بەپێی ڕادەی تێگەیشتنی مناڵەکە حسابی بۆکەین مەسەلاً تایەتی مەسەلاً 4 مانگە لەگەڵمانەیە نەیتوانیەوە ئەو تەکنیکانە بەباشی وەربگرێ و هەر برادەرەکەی خۆشی کە 5 ساڵە توانیوێتی تەکنیکەکان بەباشی وەربگرێ و ئاستی خۆی کاتە کەوتوتەوە سەر ئاستی قوتابیەکە ئاستی تێگەیشتن و ئاستی تەمەنی گەورە وەکو تەمەنی گەورە من هەموو جار بە سەعبەت باسەکەین ئەڵێن لە 5 ساڵ تا 55 ساڵ بەڵام تەمەن محدود نییە بۆ وەرزش ئەتوانێت لە هەر تەمەنێکا بێت وەرزش بکە و هەر شوێنێک خۆی پێخۆشە توانێت بمێنێتەوە مامۆستا گەرباز لە پشتێنەکان بکەین لەسەر چ ئەساسێک پشتێنەکان ینی ئەبەخشنە ئەو کەسانی کە دانێ فێر بن و گەرباسێکیش لەوە بکەین کە لە چ پشتێنەکان لە چ مەرحەلەیەکە ئەم کەسە ئەتوانێت بێتە ڕاهێنەر
بەڵێ سەبارەت بە ڕیزبەندی پشتێنەکان و ئەو مەهارانەی کە بۆی دانراوە هەر پشتێنە و کۆمەڵێک تەکنیکی بۆ دانراوە ئێمە کاراتی بکەین بە دوو بەشەوە بەشی بکەین بەش سێ بەشەوە بەشی چیوانی هەیە و بەشی کاتا هەیە و بەشی کۆمێتەی هەیە دیارە ئەبێت چیهۆن بەباشی بکات و ئەو تەکنیکانی بۆی دانراوە لە چیهۆنا کە تەکنیکێکی ئەساسیە بە تەنیا بە ئازی ڕاهێنەرەکە ئاجوڵێتەوە وەکو کاتاش کۆمەڵێک تەکنیکە هەر لە چیهۆن پێگاتووە بەڵام ئەمان ناوی هەیە وەکو کاتاکان مەسەلەن فۆرمە خەتە بە لای خۆمانەوەی پێڵێن ئەم کاتایە کە ئەبێ بە تەواوەتی لە چەند حرەکەیەک پێگاتەوە بتوانێت بەباشی ئەدای کات لە قووەت لە هێز لە خێرایی لە جوانەی تەکنیکەکە و لە مەهارە کە بەباشی وەکو لە ڤیدۆکە شابینیتان هەنێک لە یارزانەکانیان کرد و ئەستێک سەرتر کۆمێتەیە کە ئەمە ئەم تەکنیکانەی فێر بوون بە خەیاڵی ئەنجامێدەن بتوانن ڕوبەڕووی یاریزانێک مەسەلەن جێبەجیکەن بەبێ ئەوەی بەرامبەر ئاگادار بێت کە ئەم چه هجوومێکی بووەکە چ دەست پێشخەریەکەکە لەم تەکنیکانە وەکو سەبارەت بە ڕێزی شتباست کرد لەسەر چه ئەساسێک ئەمەی پێ ئەدرێت و هەر لەسەر ئەو ئەساسی تەکنیکە و لە ئەو کات زەمانەی کە بۆی دانراوە پشتێن سپی بۆ زەرد 4 مانگە و زەرد بۆ پرتەقاڵی 6 مانگە پرتەقاڵی بۆ سەوز مەسەلەن 6 مانگ تا 8 مانگە و مەسەلەن قاوەی تا ڕەش ساڵێکە ڕەشیژی تر مەسەلەن بۆت بە ڕەش ڕەشەکانیش چەند مەرحەلەیەکی هەیە بەم شێوەیە مەسەلەن ئەتوانێت مەسەلەن پشتیان ڕەشی دانیەک بۆ داندوو 2 ساڵی بۆ دانراوە بە شێوەیە کە ئەتحادی عێراق خۆی سەرپەرشتی ئەتوانم بە ئاسانی پشتێنێ بەدەست بهێنم ئێوە ئەزانم کە کۆمەڵە اختیبار هەیە بەڵام باس لەوە کرد کە کاکە ئارا ماوەیەکی زۆرە لەگەڵ ئێوە هەر لە سەرەتای دامەزرانێ و بەڵام تا ئێستا بۆ پشتێنی ڕەشی وەرنەگرتەوە هۆکاری ئەمە چییە کە تا ڕادەیە گرنگی دەدەن بۆی کە ئەم کەسە بەڕاستی کاتێ پشتێنێ بەدەست ئەهێنێ شایانی ئەوە بێت و بۆ نمونە بەڕاستی توانی بێتی ئەو ڕاهێنانە ئەنجام با کە پێویستە ئەم پشتێنە هەیبێت چەند کەوتۆتە سەر لێهاتووی خۆشی بەڕاستی پێچێت لەوانەیە زیاتر لێهاتووی خۆی زیرەکی خۆی زووتر بگاتەوەی کە پشتێن بەدەست بێنێت زۆر ڕاستەوەکو کاگارە باسکەین کە یەکێکە لە یارزانەکان کە هەر لە سەرەتای دامەزراندنی ئەکادیمیەکەمانەوە پەیوەندی پێوەکردین تا خۆشبختانە تا ئێسش بەردەوامە لەگەڵمانەوەی شەکە لە یارزانە ئاسبەرزەکانی ناو وەرزشەکە و یاریزانەکانی قای خۆمانە بۆکو مدەی زەمانی لای من ئەو مدەیی تێنەپەڕانەوە بەڕاستی من مەسەلەن جالەوەی کە اتحادی عێراق و مەسەلەن یەکێتی کاراتی سلێمانی مدەیەکی دیاریکراوی داناوە من حەزەکەم ئەو یاریزانی لەژێر دەستی ئێمەیە پەروەردە ئەبێ بە تەواوەتی یعنی پشتیان ڕەش بێ بە مانای کەلیمە بپێشم وتون ئامانجی ئێمە پشتێن نییە ئەنی پشتێنێک بەستیت و بڵێ من پشتیان ڕەشم و مستەوات لەگەڵ یا بەرز نەبێت و دیارە مستەواشیان بەرزە بەڵام من پێم وتون قەنعات بەمە ناکەم حەزەکەم زیاتر پێنا و پێشکەوتنی زیاتری توانەکانی کاکە ئارا وەکو مکاتیش لای من کاتی ماوە بەڕاستی ینی بەڵام وەکو ئەوەی کە پێم وتون ئەو خۆشیانە و خەیاڵیان لە مشکانیە ئێمە ئەگەر بینە و عەرزی وا کار لەسەر ڕەنگ و پشتێن من خۆم بەجددی کار لەسەرەوە ناکەم و حەزیش ناکەم یاریزانەکان ئەوەی لای ئێمە بوون بە تایبەت تەرنجیان لەسەر پشتێن بێ بەڵام غەدریشان لێ ناکەم لە کاتی خۆی ئینشەڵا بتوانین اختیباریان زۆر باشە سەرکەوتیان بۆ خۆش خاتوپەریا دێمە لای تۆ ئەم وەرشە کە ئێستا فێر بووی ینی ئەکرێ بڵین بەرگریەکی دەتوانی لە خۆت بکەی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان شتێک ڕوویە ڕێیان پێگرتیە کاکشبان ئەمە تا چەند گرنگانی ئەو تەکنیکانە فێر بوویت بێگومان ئەتوانیت لە ڕێگەی وەرزشەکە بتوانیت بەرگری لە جەستە و دەرونی خۆت بکەیت و وەرزشی کاراتی بەڕاستی وەرزشێکە نەک بڵێ هەر ئەتوانی بەرگری لە خۆت بکەیت وەرزشێکە کە دەرونی شت و فێری زۆر شتی شت ئەکا یەکێک لەوانە کە ئەوەیە فێری ئەوەت ئەکات کە ئارام بگرێت و فێری ئەوە شت ئەکات کە برتەوانێ یعنی توانیت پلێک بەدەست بێنیت غرور نەتگرێت و بێگومان خۆبەزلزان نەبێت بتوانیت باشتر بەدەست بێنیت و هەروەها کاتێکیش کا دۆڕێت بە ئەمەل نەبیت و هیوات پێی بێت و هەڵسیتەوانێ دووبارە کاگارەوەڵا گەر مایکەکە بێتەوە بوو تۆ لە ڕووی جەستەی و هەم دەرونیشەوە چی سوودێکی لەبینێت چی گۆڕانکارێکی لە تویا دروست کردووە ینی جیاواز لەوەی کە پێشتر ئەم یاریەت ئەنجام ماوە سوودێکی زۆری هەوە بەڕاستی بە هەم لە ڕووی جەستەی هەم لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستی و با بڵین لە ڕووی هێزەوە لە ڕووی هێزەوە زیاکەی ئەتوانین بەرگری لە خۆ بکەی هەر کاتێک کێشەیەکە بۆ دروست بوو ئەتوانی کە ڕوبەڕووی بیتەوە بە ئاسانی بەرگری لە خۆت بکەیت ڕۆژانە چەند کاتە بەخشیوە بۆ مۆرس ڕۆژانەیە یاخود لە هەفتەیەکە چۆن چۆنیە لە هەفتەیەکە 3 ڕۆژمان هەیە کە
ساعت و نیەک پێگەل لە ساعت و نیوە هەوڵین تەمرینەکان دابشکین بەچەند بەشێکەوە لە ڕووی لیاقەوە لە ڕووی تەکنیکەکانەوە لە ڕووی ڕوبەڕووبوونەوە. زۆر باشە تۆ ئێستا پشتێنی سووری هەیە چەندێکی کە دەگەیتە پشتێنەکانی دیکە دوای سوور پشتێنی چییە؟ پشتێنی قاوەیم چەندێکە ماوە؟ ساڵێک ما تازە بووم بە پشتێن قاوەی و هەر لە کاتی خۆیان ئیشەڵاوی بە پشتێن ڕەش و ئاستەکەش دەورە بینەنەک تۆ بڵێ منەوە ساڵێکە خەریکی ئەم شتم ئەبێ بم بە پشتێن ڕەش ئاستە هەتا ئاستی ئەو پشتیان نەبینی اختیبارەکە نەکەی زۆر کاتەوەش کە تۆ سڕنمای ڕاهێنەرەکانتان ئێوە تا چەندێک گرنگی بەوە ئەیان کە مامۆستاکانتان لێو چیتان پێ ئەڵن وا دیارە ئەوان لە ئێمە باشترەزان و بێگومان هەڵسەنگاندن و اختیباری ئەوان زۆ گرنگە. بەڵێ خات و پەریام تۆ لەگەڵ هاوڕەکان تا چۆنچۆنی ینی گرنگی هاوڕەکان بۆ مەرسە چۆنچۆنیەوە وەبزان پێشتر ئاماژێکمان بۆ کرد زۆر جا منافەسەیەگەیە لە نێوان یاریزانەکاندا لە نێو وەرشەوانەکاندا ئەوە بەدی دەکرێت لە نێوان ئێوەدا کە هەوڵ بدەن ئەوی کە تاالەی کە باشتر بێت. منافەسە هەیە بەڵام منافەسێکی شەریفانە نەک بڵێ وەک شتێکە ڕقوکینە دروست بێ لە بینی هاوڕێتیەکەمانە و هەروەها لە کاتی بتوڵەکانیشا کە هەنێ جار ڕوبەڕوو یەکتر ئەبینەوانێ کێشەمانە یاری خۆمان ئەەکەین بەڵام بە شێوەیەزێکیش ناکە بڵێ ڕقوکینێک دروستەکەین لە بینی یەکتریا و هەروەها عزیەتی یەکتری بین و بەڕاستی وەرشەکە ئەو خۆشەکە قەرەباڵغ بیت و برادر و هاوڕێی زۆرترە هەبێت یعنی هەر وەرشەکە بەوە جوانە. داینە بڕاندون لە خوێندن یعنی دڵیان ئێوە هەمووتان خوێندکارن یان ئەوە وای کردووە کە بۆ نمونە زیاتر هەوڵ بن یعنی ئێمە شتێنیە کە داتان بڕێنێ بەڵکو هەم لە ڕووی جەستەی و هەم لە ڕووی دنیاکەشەوە ئەوە مرتاحن ڕەنگە بشتوان باشتر دەرسەکانیشتان بخوێنن. سەبارەت بە خوێندن خوێندکارەکە خۆی دەور ئەبینێ بەڕاستی ئەگەر بێوێت پلان دانێت پلانێکی توکمە و باش دانێ بۆ ئەوی کاتەکانی ڕێک بخات ئەتوانێت هەم بەشداری کاراتی بکات و هەم لە قوتابخانەشە لە هەردووکیانە سەرکەوتوو بێت و هەروەها پشتگیری خێزانیش زۆر گرنگە کە ماڵەوە پشتگیریەکە بکەن هەم لە ڕووی خوێندنەوە هەم لە ڕووی وەرشەکەتەوانێت. زۆر باشە مامۆستاش فەندیمە لای بەڕێزە پەریاخان کە مێشقلیشی هەر لەو یابانینانە چێزانی قژ و ستایلوشتی پاڵانێکی علەمانەیە بە ناوی ساندرا من هەموو پێڵام مەڵم لەوە چیت بەڕاستی پاڵانێکە تەنانەت ناوی چۆتە کتێبی گینسەوە بۆ بەدەسێنانی مەدالیای زۆری لە پاڵانتیەکانە بەهێوای سەرکەوتن بۆ پای سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. مامۆستا شوبان زۆر جار ئەم وەرشە خێزانەکان بە زۆری ڕێگرن لەم جۆرە وەرشە ئەوان باز لەوە دەکەن بۆچی منداڵەکانمان فێری تونوتیژی بێت یعنی فێری شەڕ و ئەم شتانە بێت. ئایا ئەم وەرشە تەنها بریتێ لە شەڕکردن یاخود واد لەیەکان شەڕ بکەی زۆر جا من بیستومە ڕاهێنەران هەبوو باسییان کردووە کەس هەبووە زۆ شەڕانی بەڵام بەعکسەوە هاتۆتە نێو ئەم وەرشە هەیە منتر بۆ تۆ ئارامتر بۆ تۆ بۆ تاکنی قسەکانی ئەم زۆر جارڵن ئەمە ئازار ئەدرێ ئەم منداڵەیە خۆت زەبری بەرەکەوە بەڵاممە چنێ گرنگە کە ئەم منداڵە فێر بکرا بەرگری زۆر ڕاستە و ئەو فکرێ لای بەشێک لە خێزانەکان هەیە بەڕاستی بەڵام خۆشبەختان ئێستا وانەماوە کەم بۆ بینن من لە ئادیمەکە زیاد لە 100 خوێنکارم لا بۆ کە مەرحەلی یەکیان بڕێەوە بۆ دووات و هەموو فێرکە و هۆڵەکان و نادێکانی تر کە کاراتی تیا بە هەمان شێوێ بەڵام بەشێکیان وا تێگەیشتون بەس خولێکی هاوینێ یعنی بەڕاستی من پێ دەڵێم کاراتی ئەتوانی نایبنی ڕێگەیەک لە ڕێگەکانی ژیان و ڕێگەیەکی سەرکەوتوش و سەلامەتە و ئەو کەسێک کە هێتە لای ئێمە چ مناڵچی گەورە ئێمە فێری ئەەکەین کە ئەو مەهارانە بەباشی ئەنجام بات وەکو چۆن سەربازێک پێشەوەی بچێتە جەنگەوە تۆ بە فێری خۆپارێزی بکەیت مەسەلەن فێری ئەو سیلەحانێکی کە بەکاری بێنێ ئەنجابی کەیت لە شەڕەکەەوە گەر دەست بەجێ نابێ بینێری ئێمەش یاریزانەکان ئەوە پەروەردە ئەەکەین و گوردە و دەتوانای جستەیان لەگەڵا بەرز دەبێتەوە کە ئەگەر مەسەلەن ئەوەی تۆ ئیبینی مەسەلەن لە ڤیددیۆکانە لەیەکی ژێن ئەوە بەرکەوتنێکی ئاساییە بێ بۆ ئەو کەسە یعنی ئەمنە بەهێزە بێت کە بتوانێت کاتەکار لەسەر پەروەردەی ئەو کەسەش ئەکرێنێت پەروەردەیەکە بەڵێ طبعاً پەروەردەیەمان خسووەتە پێشەوە بە تایبەت پەروەردەیەکی دەرونی پەروەردەیەکی مەسەلەن کۆمەڵایەتی پەروەردەیەکی خوێندن پەروەردەی خۆراکی و ئەمانە ئەنجا ئیش لەسەر ماڵی بچێتە دەرەوە ئەبێ وا لەو کەسە بکەین من خۆم بە مناڵی مەسەلەن نێکێک بووم لەو کەسانەی کە زۆرترین شەڕمانجامەیە بەس کە دەستم کرد بە مۆرچە هەرچی هێز و توانە و مەسەلەن تاقەم هەبوو لە یاریەکەی دامنا بەمە هەم توانیم سەرکەوتوو بەم زیاتر و هەمیش ئەنجامی زیاتر بەدەستێنم و بگەمە مستەوایەکیەوەی کە خۆشببختانە من ئەوە 9 ساڵە کاپتنی منتەخەب عێراقم و
دوو جار بەشداری پاڵانتی عالەمم کردووە و ئاخیر جاریش تاکارزان بووم لە عێراق ڕەشح بووم بۆ ئۆلۆمپیک کە لە فەڕەنسا ئەنجامدرا یعنی ئەمە ئەم توانا و مەسەلەن هێزەی خۆم کۆم کردووەتەوانەیە کە بە شێوازێکی دروست بەکاری بێنم و ئێمەش ئامانجمان ئەوەیە وەکو ڕاهێنەرەکان و ستافی ڕاهێنەران ئیشمان لەسەرەوە کۆبووینەتۆ دانیشتوین وتومانە ئامانجی ڕئیسیمانەوەی بەرهەمێنانی پاڵەوانێکە و بەدەستێنانی یاریزانێکە هەم لە ڕووی کەسایەتیەوە پاڵەوان بێ هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی کاراتیەوە و بەرهەمێنانی نەوەیەکی نوێی تەندروست بۆ ناو کۆمەڵگا دروست زۆر کاتمان نەما وەڵام مامۆستا حەزەکەم باسێک لە بتوڵەکان بکەیت ئێوە بەشداریکردنتان لە بتوڵەکانە چۆن فێرخوازیەکانتان ئەنێرنە ئەو بتوڵانە و تا چەندێک گرنگە ئەمە بۆ ئەم یاریکردنە بۆی کە ئاستی ئەو خوێندکارە و بەرز بێت وە ناوێکتان هەبێ بێگومان ینی ئۆلمپیادەکان بەشێکن لەو دەرخستنی ئەو توانە و بەهرانی کە خوێندکارەکانتان هەیەە زۆر باشە ئێمە تەبان وەکووتمان ئامانجمانەوە یاریزان بگەێنینە پاڵانەتی و ئەبێ ئیشیش بۆ ئەمە بکەین وەکو چۆن هوەری کاراتی هەر بە ڕیزبەندی دەستپێەکە ئەمەش ڕیزبەندیمان هەیە بۆ مەسەلەن بەشداریکردن لە پاڵانەتیەکان و ئەم ڕیزبەندیش هەر لە قاعاکە خۆمانە دەستپێکە کابێم یاریزانە مستەوایکی باش هەبێ لە قاعاکە ئەو جا بتوانێت لە شارەکەی مستەوایکی باش بەدەستبێنێ خۆتان هەڵیانە بژێرن ئێمە لە قاعاکە مەسەلەن ئەکەوێتەوە سەر یاریزانەکە خۆی ئێمە هەمویان وەک یەک پەروەردەکەین چۆن مەسەلەن بە نمونە لە ڕاهێنەرەکانی خۆمانوان وەرگرتووە مەش هەموو جار نمونەی جوانیان بۆ هێناینەوە و پەروەردەی ئەوانە گەیشتەوە بێمە مەشماتوانەی بگەینین بە ئەو یاریزانانی لە دوای ئەمە پەروەردابن بە نمونە من بیرمە مامۆستا ئەرسەلان کە هەموو جار باسێکەکەی و ڕاهێنەرێک وەک ئاوی گەرم وایە مەسەلەن ئەم ئاوە گەرمە مەسەلەن پەتاتیکی تیەکەی تونگەکاتەوە هێلکێکی شلیەکاتەوە هێلکێکی تێکە تونگەکاتەوە ڕاهێنەرەکەت هەمان بەرنامەی هەیە ئەوە یاریزانەکەیە کە مەسەلەن کامیان وەری ئەگرێت و کامیان نەتوانێت مەسەلەن ئەو ڕاهێنەرە ئەو تەکنیکانەی کە پێی وتراوە لە ڕێگەی ڕاهێنەرەکەی بتوانێت جێبەجێ کەواتە مستەوای خۆی دەورە بینێت تاوەکو بتوانێت زیاتر بەرەو پێش بڕوە و لەسەر مەسەلەن ئەوەی کە خۆی ڕەزامەندی هەبێت ئەنجا ئێمە بەشداری پاڵانتیەکەی پێەکەین کە بتوانێت ئەنجامی باش بەدەستبێنی زۆر باش ساشوانە گەرمم کە من دو پرسیار بەزۆ بە کورتی دەوری دیکە بەڕێوەیە ئەنجامی بدەن یاخود زۆر جار ئێستا زۆرێک بینەران هەبن لەوانێ بینەری ئەم بەرنامەیە بن بیانێ نرخەکەشی بزان چۆن چۆنی نرخەکان و کەی دەوری نوێ دەست پێ دەکەنەوە بەڵێ ئێمە هەموو کات قاعەکەمان کراوەیە بەڕۆی ئەو فێرخوازانەی کە هێن وەک کاتێکی دیاری کراومان نییە بەڵام دیارە ئەو خەڵکەی کە پەیوەندی بە قاعەکانەوە گازیاتر لە هاوینانایە ئەشتوانێت ئێستا هەر ئەم دقیقە کە مەسەلەن قسە بۆ بەڕێز دەکەم ئەتوانێت پەیوەندی بکە لە ئەکادیمیەکەمان ناو تۆمار بکە ئەیکەینە ناو گروپێکەوە چێمە ئاستەکانمان جا کردوە تو بزانم تاکە هۆڵیشین لە سلێمانی و لە عێراقیشە هەموو ئاستی مناڵانمان جا کردوێتەوە ئاستی کچانمان جا کردوێتەوە و ئاستی کوڕانمان جا کردوێت و ئاستی گەورەکانمان جا کردوێتەوە و بتوانێت لەگەڵمانە دەست بە وەرزشە بکات هیچ کێشەمان نابێت لەوەی کە خۆی دەستپێکی ئەو کەسە کە پەیوەندیەکە بە ئێمەوە ئەبێتە یەکەم ڕۆژەوە بێتە یەکەم کڵاسی ئەو فێرخوازە کۆتا پرسیارم بۆ ئێوەش خۆتان ئامادە کردووە کە لە داهاتوە بەشداری بتوڵە بکەن و ئەگەر پێشتریش کردبێتان پلانتان هەیە لە داهاتوودا توانەکانتان لەوێدا دەربخەن پاریاگیانەگەر وڵام بێتەوە بەڵێ هەر یەکێک لە ئێمە ئاماجێکی گەورەمان هەیە و یەکێک لە ئاماجەکانی من ئەوەیە کە بتوانم بەشداری لە ئۆلمپیکی عالەمیە بکەم و نەتیجە بەدەستبێنم و هەروەها سەبارەت بە بتوڵاتەکانیش بەڵێ خۆمان بۆ بتوڵەیەکی ئێران حازرەکەین ئینشاءالله ئەگەر بەشداری بکەین زۆر باشە کاکە ئاراتۆش ئەگەر پلانی خۆتمان بڵێ داهاتوە حەزەکەی چۆن گرنگی بە خۆت بدەیت و لە بتوڵەکانە بەشداری بکەیت ئامانجی ئێسم هەڵبژاردی عێراقا بۆ ئێستا کە گەشتین بەو ئامانجا توانین ئامانجی گەورەتر دانین وەکو پاریاوتی ئەم لەم ماوەی داهاتووە بتوڵەیەکمان هەیە لە ئێران بتوڵەیەکی نێودەوڵەتیە 6 وڵات بەشداریەکە خۆمان لە ئێستا خۆمان بۆ ئەوە ئامادەکەین زۆر زۆر سپاسانەکەین مامۆستا شڤان عوسمان ڕاهێنەری کاراتی و هەردوو فێرخواز خات و پاریا و کاکە ئارا سپاس بە ئامادەبوون تا لە پێشڕۆژ وای سەرکەوتنتان بۆ خوازی سپاسانەکەین بەڵازان و خۆشەویستان لە حاجی ئاوا کۆمەڵێ خانمی خۆشەویست کۆمەڵی خوشکی ئازیز خولێکی هاوینەیان تاوا کردو سەبارەت بە فێربوونی قورآنی پیرۆز پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین لەو بارەیەوە
إما خوشكين هون جزء عما لبراء أو سرطان مضلين سورة الشمس. بسم الله الرحمن الرحيم والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها. دەستخۆشی لە ئەنجومەنی خوشکان دەکەم کە ئەم پێشبڕکەیان بۆ ساز کردوین بەڕاستی دەستخۆشییان لێ دەکەن چکە پێشبڕکەیەکی زۆر خۆشە کە جزئی عامە بوو. ئێمە زۆربەی هەرە زۆرمان هەمومان لەبەر کردووە بەڵام کەمێکیان کە نیوەیان لەبەر کردووە. نام ئاسیا ئەبوبەکر حسێنە بەشداری هەڵمەتی لەبەرکردنی جوزی عامەم کردووە کە لەلایەن ئەنجومەنی خوشکانی حاجیەوەی کۆمەڵ دادگەری کراوەتەوە. زۆر سپاسیان دەکەم بۆ ئەوەی پۆلێکی تر لە پۆلەکانی قورئان بێنە ناو کۆمەڵگاکەمانەوە. زۆر سپاسی ڕوبەنخانی دەکەم کە ئەو هەستاوە بەو کردنەوەی ئەم خولە. هیوادارم بەردەوام من دەستخۆشیان لێ دەکەم. دیارە بەڵێ ئێمە وەکو ئەنجومەنی خوشکانی حاجیەوە لە درێژەی کار و چالاکیەکانماندا هەستاین بەکردنەوەی بڵێن لە خولی هاوی نەبوو. تاڵان دوومان پێش ئێستا دوو خولمان کردەوە، یەکێکیان بۆ نەخوێندەواران بوو، ئەوی تریان بۆ لەبەرکاری ئەو کەسانەی کە ویستان قورئانی پیرۆز لەبەر بکەن. ئەوانەی کە بەشداریان کرد لە لەبەرکردنی جوزی عامە تەمەنەکانمان هەموو یەک ئاز نەبوو. تەمەن ئاستی بچووکیان پیاوە هەل لە بڵێن لە پۆلی چواری بنەڕەتی و هەتاوەکو تا ئافرەتی تەمەنی تەواو گەورە 18 ساڵ بۆ سەرەوە. ئەو قوتابیانێک کە تەمەنیان بچووکە دەمانەوێت لەو ڕێگەیەوە پەروەردەیەکی ڕاست و دروستیان بکەین و پێ بگەن بۆی وتم کۆمەڵگەلیان بەهرەمەند بێ. من زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم وەکو سەرپەرشتیاری ئەم خولە هاوینیە کە پێک هاتبوو لە 60 بۆ 70 کەس کە لەبەرکردنی جوزی عامە بوو و 20 ئافرەتیش خولی نەخوێندەواری بوو کە بە سەرکەوتووی لەو 3 مانگەی هاویندا ئەنجامماندا. مەبەستی سەرەکی ئێمە لەکردنەوەی ئەم جۆرە خولانە مەشغوڵکردن و هاندانی خەڵکیە زیاتر بە بەرنامە و ڕێبازی ئیسلاممانەوە لە جیاتەوەی ئەم خەڵکە مەشغوڵ بێت بە بەرنامەی لاوەکی تەکنۆلۆجیا وەکو ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن. ئێمە زیاتر خۆمان مەشغوڵ کردو بە لەبەرکردنی قورئانی پیرۆزەوە. سوپاس بەخوای گەورە کە خولێکی سەرکەوتوو بووە، بەردەوامیش دەبین. پشت بەخوای گەورە. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان. لە کۆمەڵگای کوردیدا زۆر هەن لەو مامۆستا ئاینی و زانا گەورانی کە هاوشانی ئەوەی کە خزمەتیان بە ئاینی پیرۆزی ئیسلام کردو، خزمەتیان بە کۆمەلگا کردووە و بەردەوام دژی نادادی نێو کۆمەلگا وەستاونەتەوە و هاوشانی ئەوەش هەوڵیان داوە کە بە دەست بۆ بەکردار و بە چەک دژی ستەمکاری دژی زوڵم و ستەمی ئەم میلەتە ببنەوە. ئەمڕۆ گوزەرێک دەکەین بە ژیانی مجاهیدێکی دیکە و زانایەکی دیکەی نێو کۆمەلگای کوردی، مامۆستا شێخ سدیق سەرگەتی، کە بزانین لە ژیانیدا چی گوزەرا و باز لە ئەزمونەکانی ژیانی دەکەین و مامۆستا
ئەو هەوڵ و تێکۆشانانی چی بوون کە کردوونی سەبارەت بە ئاینی پیرۆزی ئیسلام گەیاندنی پەیامەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و هاوشانی ئەوەش کە زانیەتی لە حاڵەتێکدا ضرورەتی ئەوەیە کە بەکردەوە بەکردار بەرەنگاری دوژمن ببێتەوە ئەو هەوڵیدا و دەستی پێکردو کە بە مجاهیدانەکە لەسەر بکات کە دژی زوڵ مستەمی ئەم میلەتە بوەستێتەوە. گفتوگۆ زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەفان شێخ سدیق کوڕی مامۆستای کۆچ کرد و شێخ سدیق سەرگەتی. مامۆستاگیان زۆر بەخێر بێت. سپاس بۆم دەرفەتە. مامۆستاگیان ئەگەر سەرەتا لەوە زۆرێک لە بینەران مامۆستا شێخ سدیق سەرگەتی بناسن، مامۆستا شێخ سدیق کێ بوو؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. طبعا أخوائي قال سبحانه وتعالى فرمي يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. يكم دومش لهمو دقكان القرآن وسنة بيغمبر صلى الله عليه وسلم باس لوكرا وكوام إنسان هركات إشيكي بإخلاصه وبو خواكر خواي قورا كلي ورقرت لنا ضلي خلقي شاجي خوي دكاتو. لو حديثي باسي جبرائيل كحديثيك قدسي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي هركات خواي قورا عبدك خوش بانگ لجبرائيل لك دعاي داتي تهمو أسمان كان تا أسماني دنيا خواي قورا فلانة كسي خوش يوش خوشتان بي دعاي دا فرمي ثم يجعل له القبول في الأرض لزويشا وەکو بڵێ وەرگیرانی قسەکانی یا جێکردنەوە و جێبوونەوەی لە ناو دڵی خەڵکیدا دەبێت. لە سەردەمێکا بڵین جەنای باوکم بە ڕەحمەت بێژیاوە سەردەمی تەکنۆلۆژیا و فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی نەبوو تا ئێستا هەر کەس لە شوێنی خۆیەوە لە هەموو دنیا دەیبینێ. لەو سەردەمە سەردەمی نە تەکنۆلۆژیا بووە نە تۆڕی کۆمەڵایەتی وە تا بڵێ وتار و بابەتەکانی لەنا ئەو تۆڕەکۆمانی بڵاو بێتەوە خەڵک بیناس کاتە ناسینە ئەو کەسایەتیانەی کەوا لە پێش سەردەمی تەکنۆلۆژیاوە بوون ناسینێک بووە کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بڕیاری لەسەردا والله ئەعلەم وەلا نوزەکی عەلی الله ئەحەدا هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەوان بە دوای ئەوەدا گەڕاون کەوا شەرارڕەو بن لە پێناوی شەریعەتدا ئیش بکەن. طبعا باوکم هەر بە حوکمی وەی باپیریشم الشيخ إسماعيل مامۆستا بووە هەر لە مناڵیەوە خەریکی علم و خوێندن و خوێندەواری بوو هەر لە مناڵیەوە لە خزمەت باپیر مادەستی کردو بە خوێندن و بە عیلم. دوای شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور زۆر گەڕاوە بە دوای علم و زانستە لە دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر لە چۆکدادان لە بەردەم زاناکاندا ئەوانە بوونەتە عالم زۆر جا خەڵکی ئێستا لە بەردەم تۆڕی کۆمەڵایەتی و ئەگەر ئێستلاحەش بەکاربێن لە بەردەم مامۆسا گوگڵدا داهاتنیشێ بەس سەقافەت و ڕۆشنبیریەک وەردەگرێت نابێتە عالم. کەواتە ئەوانەی ئەو سەردەمەکەیەکێکیان باوکم بووم علمیان وەرگرتۆ بە دوای علم و زانستا گەڕاون کە بە دوای علم و زانستا گەڕاون خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ناو دڵی خەڵکیدا جێی کردوونەتەوە لە هەر شوێنێ بوو بن زۆر جار تۆ ئیشتە شوێنێک کە کەسێک نەتناسێ ئاوا مەجلیسێک بێ کە دوو قسەت کرد قسەکانت علمی بوون قسەکانت باش بوون لە ناختەوە لە دڵتەوە هات خوای گەورە لە ناو دڵی ئەو خەڵکەدا جێی تۆ دەکاتەوە زۆر جار خەڵکەی قسەکە زانایە علمی پێ معلوماتی پێ پێ سێرێکە قسەکە بەگوێی خەڵکا دەڕوا لێرەوە دەڕوا لێەوە دەچێتە دەرەوە بەڵام ئەوانی کە وەلا نوزەکی عەلی الله ئەحەدا ئەمە بۆ هەمووی بابەتەکە ئەوڵم ئەوان وانە بوون لە هەر کۆڕ و مەجلیسێکا قسەیەکیان بکردایە لە هەر کۆڕ و مەجلیسێکا ئەوان لێبوونایە خەڵکی تر نەیەتوانی قسە بکە هەمووشی دەگەڕێت بۆ ئەوەی یەکەم ئیخلاسەکەیە دووەم عالمیەکەیە وای کردوو کە ئەوان ئاوا خەڵک بیان ناسێ ئەوە لە نزیکەوە خەڵک ئاگادار بێ لێیان. طبعا باوکم هەر لە مناڵیەوە کە علمی خوێندەوە دوایی کە لە سنە لە خزمەت باوکی کاک ئەحمەدی موفتیزادە ئیجازەی وەرگرتووە ئیتر لە وەرگرتنی ئیجازەوە کە دەگەڕێتەوە بڵین دێتەوە سەرگەت و ئەوانە دەستەکا بە مەلایەتی ئیتر هەر لەو کاتەوە خەریک دەبێ بە تەدریسەوە لەو کاتەوە هەتاوەکو هەشتا و حەوت کە چوین بۆ ئێران بەردەوام باوکم فەقیه هەبوو هەشتا حەوتەوە کاتەی چوین بۆ ئێران باوکم 4 فەقیه هەبوو لە دوای ئەوە لەو دیویش لە دیوی بڵین کوردستان ڕۆژهەڵات باوکم بەردەوام فەقیه هەبوو دوای کە گەڕاینەوە ئێرە هەتاوەکو ئەو کاتی وەفاتی کرد باوکم بەردەوام فەقیه بوو یعنی بەردەوام ئەو علمی کە وەری گرت و بەردەوام دەیبەخشیە خەڵک ئەمەش بووە هۆی ئەوەی کەوا ئەوانە کەسێک بن عالم بن بە تەواوی معنە
زۆر باشە مامۆستا زۆر ئاماژت بە کۆمەڵێک شتی مامۆستا کرد لەوانە کە بەڕاستی کەسێکی عالم بوو بە دوای زانست و معریفەیە ڕۆیشتووە باسیشت لە دنیای ئێستا کە ڕەنگە من بەدەستهێنانی زانیاری و علم و زانست زۆر ئاسان بێ بۆم بەڵام کەسانێکی کەمە بینین دانا و عالم بن سەرڕای ئەو هەموو ئاسانکاری ئەو هەموو شتێک کە لە بەردەستایە بەڵام مامۆستا لە سەردەمی خۆیە توانیوێتی بەڕاستی زانست خوازێکی زۆر باش بێ جاران ئەگەر بتەوێ سەرچاوێکی باش بەدەست بێنە بۆە شار و شار بگەڕێتە بۆ ئەوی کە سەرچاوەیە علمێکی باش بەدەست بهێنی ئەمە تا چەندێک گرنگە ئەمە تا چەندێک پایی مامۆستا دەرئەخا لە ڕۆژزانستێکەوە کە پێویستە کا سەرمەشق بێ بۆ ئێمە لە دنیای ئێستامانە بیکەین بە نمونەیەک بۆ خۆمان طبعا یەک نمونە باسکەم کابرایە کەڵێم کوڕێکیان هەبوو باوکەکە زۆری لێ کرد کە بڕوا ئیشکە وتی هەموو ئێوارەیە ئەبێ بڵێن ڕوبعێکم بۆ بینتەوە هەموو ئێوارەیە دایکە ڕوبعێکی پێدا کە ڕوبعێکی پێدا باوکی ئەی سووتان کوڕەکە هیچی ناکرد دەی ماوەیەک باوک دایکی پارەکەی پێنەماوتی وڵا ڕۆڵە بێ بچی ئیشکی پارەم پێنەماوە ئەو ئێوارەیە کە لە ئیش گەڕاوەتەوە پارەیەکی پەیدا کردووە ئەیاتە دەست باوکی بیخات بیسووتێنێ خۆی هەڵەداتە سەر دەستی باوکی نایڵ ئاواتە نێگرت نەکی باوکە لە ڕۆڵە دانیشە ئەیوت تا ئێستا ئەمزانی کە تۆ ئەمەد بە خۆڕایی دەستکەوتو بۆی گوێ لێ نیت سووتاند بەس ئەمە جهدی خۆتەوە کە نایڵی دائما علم وزانست هەرچی بە دوایە بگەڕێ هەم تامێکی جیاوازی هەیە هەم قەدری زیاتری هەیە ئەو خەڵکەی ئێستا مەسەن کە علم جارێ یەکەم علم وەکۆسا ئێستا نەماوە باوکم بە ڕەحمەت بێن ئەیوت جارێکیان لە خزمەت مامۆستایەکە دەرسمان خوێن طبعا بەیانیان سەعات هەشتوتی دەستمان کرد بە دەرس خوێندن هەتا وەکو سەعات نزیکی 2 نیوەڕۆ دەرسمان خوێند یەک دەرس ئەیوت ئەو یەک دەرزە نیو دێڕمان خوێن نیو دێڕ بەردەوام پرسیارێک لە من وەڵامێک لەو وتی سەعات 2 فەقەیە کاوتی هەم خەریکە نوێژی نیوەڕۆدان ڕۆ هەم نانەکەشتان فت بوو سارد بوویەوە ئەو کاتە علم ئاوا خوێنراوە ئەیود لە کتێبێکا خوێندومە ئەم کتێبە لە بەسڕە لە سلێمانی لەسنە لەو کتێبە خوێنراوە کتێبەکە نەبوو دەساودەستی کردو من خوێندومە یاومە بە جەناب تۆش یاوتە بوو دۆشیاوتە دێ ئاوا بە دەساودەست هاتوو کە ئەو کاتە علم ئاوا بووە بە دوای علم و زانی ناگەڕاون ویستویانە لەو علمەوە خزمەتێک بکەن بەس ئێستا کە بە بەلاش ئەکەوێتە دەسی بە دوای علمان ناگەڕێ کۆمەڵێک معلومات کۆکاتەوە هەڵیەگرێ تەرتیبیەکە تەنزیمیەکە پێچێت لە کورتەوتارێکدا لە یەکێک لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاوێکاتەوە لەبەرەی ئەو علمی ئەو کاتە بە دوای علما ماندوو بووە لەگەڵیا هەرچی ماندوو بووی لەگەڵیا قەدریە زانی ئەمە یەکەم یەکێکی تر خاڵێک زۆر گرنگم هەر شتێک هەدەف و مەبەستێکی هەبێ من ئەچم بۆ شوێنێک پێش ئەوەی بچمە شوێنەکە ئەگەر مەبەستێکم هەبێ بۆ چوون ئەو شوێنە ئەم مەبەستە وام لێیەکە قەدری ئەو شتەی کە بۆی دەچم بیزانم ئەو شتەش کەمە بەبەست ڕۆشتوم بیگەێنم بەوانەی دوای خۆم ئەو کاتە خەڵک ئاواشتی خوێندو کە کەسێک چوو علم بخوێنێت زانیوە لە خزمەت مامۆستایەکە دانیشتووە ئەوجا ئەوەش خاڵێکی تر هەیە گرنگە من کە لە خزمەت مامۆستایەکە دانیشتم شتێکە خوێنم ئەم شتێکە مامۆستا بۆم شەرحەکان پرسیارێکی ئێتە پێشەوە شتێک لە مێشکما دروستە بێ لە کی بکەم ئەگەر مامۆستان نەبێ ئێستا تۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان شتێک دەرزێک وەرگەر ئەو دەرزانی کە لە علمی مەلا علمی شەرعی فقه ئوسول هەرچی تا ئاخر لە ناو دەرزەکە کە پرسیارێکت بۆ دروستە بێت لە کێ پرسی یخۆ ڤیدۆکە ڕناگری بڵێ ئەوە وایە بەڵام ئەو کاتە کە پرسیارێک من ئەڵێم سەعاتەش بۆ سەعات 2 ئەکاتە 6 سەعات 6 سەعات باوکو نەوێت نیو دێڕمان خوێن تۆ نیو دێڕ وەربزان نیو دێڕ کتێبێک ئەگەر 50 لاپەڕێ بێ ڕۆژێک نیو دێڕ بخوێنی بە چەند تەواویکی بەس ئەو نیو دێڕەکە خوێندیوە تێبێت چۆن خوێند بێتی لەبەرەوەی باوکم زۆر جار دەیوت من ئەو کاتە ئاوا خوێندم ئێستا بە نیو سەعات دەست بە 50 کە سەڵێمەوە چونکەوانەی ئێستا لەگەڵ حرمەتمان یعنی کۆمەڵی معلومات کۆکەنەوە لە معلوماتەکە ئاوای لێ دەرەچێ بەڵام ئەوانش ئاوای لێ ساڵکۆش نامێنێتەوە مامۆستا بینە سەر وێزگەیەکی دیکەی ژیانی مامۆستای کۆچ کردو ئەویش ئەوەیە کە هاوشانی فێربوونی ئەم زانست و عیلمە مامۆستا و کاتی کە زانیویەتی ئیدی پێویستە بە کردار دژی زوڵم و ستەم ببینەوە و جیهاد لە پێناویدا بکەین و بەرگری لە نیشتیمانمان بکەین ئەوەی ئەنجام داوە وەک
خۆش ئاماژ پێت لە ئێستاشدا هەر ئەوەژە جیازی هەیە لە نێو مامۆستانی ئاینیدا کەم هەن کە بەو شێوازە بە هەموو شێوازێک دژی زوڵم مستەم ببنەوە ئەو مامۆستا گەباز لەو ێزگەی بکەین کەی دەستی بە جیهادکردن کردووە بۆچی بڕیاری ئەوەیە ئەو زەروریەتانە چی بوون لەو ساعتەدا کە مامۆستا برای لەسەر ئەوەدا یەکێک لەو خاڵە جەوهەری و گرنگانە ئەوەیە سید قوتب قسەیەکی زۆر جوانە ئەڵێ وتە و کردەوەکانمان بەردەوام لاشەیەکی بێگیان ئەگەر بە خوێنمان ئاویان نەدەین طبعا باوکم لە ساڵی پەنجاکانەوە 50 تا 55 کاتێک کە فکری ئیخوانیەتە کوردستانە ئەو مامۆستایانەی هەڵەبجە بە کۆ هەموویان لەناو ئەو کاروانەدا خۆیان دەبینەوە کە ئەمەش بەڕاستی بۆ زیاتر ڕۆشنبیر بوون بۆ زیاتر کە هەوڵدان بۆ کاری جەماعی تەسیری و کاریگەریەکی ئێجگار گەورەی هەبوو ئەمە یەکێکێکی تر ئەوەیە کە ئەو مامۆستایانی کە ئەو کاتە و عیلمیان خوێندووە مەبەستیانەوە نەبووە تەنها عیلمێک وەرگرن و فێر بن مەبەستیانەوە بۆکەوە ئەو عیلمە بگەیەنن گەیاندنی ئەو عیلمە جاری وهەیە بە زمانی ئیشارە دەکە جاری وهەیە بە کردار دەکە جاری وهەیە بە قسەیەک دەکە بە جاری وهەیە پێویستی بەوە هەیەکەوە هەڵوێستێکی زیاتر وەرگری پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە هەتاوەکو پێویستی بە داوە بۆ هەر داوایە کرد 13 ساڵ لە مەکە لەگەڵ ئەو هەموو زوڵم و زۆر و چەوساندنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ موقفێکی نەبوو موقفەکە بەسەوە بوو داوایە کرد سەحابەت یا رسول الله ئەلا تستنصر لنا ئەلا تدعو لنا بۆ دوعامان بۆ ناکەی ئیتر تاکەی ئەم زوڵم و ستەمە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە 13 ساڵ لە مەکە خەریکی گەیاندن و پێگەیاندن و پەروەردەکردن بوو دوای کە دەچێتە مەدینە کە پێویست دەکات ڕوبەڕووی ئەو زوڵمە بێتەوە ئیتر ئەو زوڵمە لە بن بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم قۆناغی ژیان لە قۆناغی دەعوە بەرە قۆناغی جیهاد و تێکەوشان تێدەپەڕێن طبعا ئەو مامۆستایانی کە بوونە سەرقافڵەی ئەم کاروانی ئەم ڕابوونە لە کوردستانە وەکو عەرزم کردی لە ساڵی پەنجاکانەوە کە فکری ئیخوان دێتە کوردستان کە ئەوان دەبنە هاوکاروانی ئەوە ئەمە وا دەکە ئەو مامۆستایانە قۆناغەکانی کارکردن بۆ ئیسلام بگۆڕن قۆناغەکانی هەوڵدان بۆ ئیسلام و بۆ چەسپیدەکردنی بنەماکانی عەقیدە و بنەماکانی دین بگۆڕن بۆیە لە ساڵی هەفتاکانەوە جموجوڵێکی نهێنیان دەست پێ کرد بۆ ئەوەی کەوا شتێک گەڵاڵە بکرێت وردە وردە ئەوەی کە لە هەفتاکانەوە دەستی پێ کرد لە 1970 و 1970 وردە خەری وەک چۆن ئەڵێم خەری وە پێڕەوکە بێت لە 1970 بۆ 1970 لە دوایە وردە لە ڕێی ڕۆشنبیرکردنی خەڵکەوە لە ڕێی مزگەوتەکانەوە لە ڕێی کۆڕووکەبوونەوەی تایبەتی و گشتیەوە بە تایبەت لە سنووری هەڵەبجە و هەورامان و شارە زور کە ئەو مامۆستایانە کاریگەریەکی زۆر ئەرێنی و باشیان هەبوو وردە وای لێ هات مامۆستاکان بیر لەوەکەنەوە پێویستە کە قۆناغێکی تر لە ڕوبەڕوونەی زوڵم و ستەم دەست پێ بکەن ئەو قۆناغەش بە تەواوی لە کاتی لە ساڵی 1970ەوە ئەو قۆناغە بەرجەستە بوو چوم قۆناغێکی کردداری لە قۆناغێکی نەزەری و کۆبوونەوەی ژێر بەژێری و دروستکردنی ڕێخستن و ئەوانە کە لە ساڵی هەفتاکانەوە وردە ڕێخستن دروست بوو لە 1970دا بەرجەستە بوو یەکارێکی چەکداری بوو یەکارێکی ڕوو قۆناغێکی نوێ لە قۆناغەکان و ڕوبەڕوونەوەی زوڵم و ستەمکاری ئەمەش هەمووی لەسەر بنەمای دیفاعکردن و لە ئیسلام و بەرەنگاری کردبوونەوەی زوڵم و سەرخستنی مەزلومان بووە کە باوکم لە 1970 ئەوەی کەوا کاری ئیسلامی ئەو کاتە مامۆستا شێخ محەممەد بەڕەحمەت بێت لە 1970 کە چوە دەرەوە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دامەزران دوای 1970 مامۆستا مەلا عوسمان و باوک و مامۆستا مەلا عەلی بەڕەحمەت من ئەوانش چوونە دەرەوە بزوتنەوەی پەیوەندی قۆناغێکی نوێی دانا یەکەم بە گۆڕی ناوەکەی بووە بزوتنەوەی ئیسلامی دوایی بە فراوانتربوونی جەبهە و بەرەکانی بزوتنەوەی ئیسلامی یا فراوانتر بوونی بنکەی جەماوەری بزوتنەوە کاتە کاری ڕێکخراوەی باوکم بەڕەحمەت لە ساڵی پەنجاکانەوە وردە دەست پێکا قۆناغ بۆ قۆناغ بە پێی هەلو مەرج و بە پێی خواستی قۆناغەکان تا ئەگات 1970 بەرجەستە دەبێتەوە لە کارێکی جیهادی منەظەمدا کە ئەو کاتە بزوتنەوەی ئیسلامی بوو زۆر باشە مامۆستا لە خەرمانی پڕبەرەکەتی مامۆستایە بێگومان کۆمەڵێک جێدەستی جێهێشتووە لەوانە بەرهەمەکانی بوون ئەو شتانە چی بوون کە مامۆستا لە دوای خۆی جێهێشت و ئێستاش لەبەردەستایە یەکێک لەو شتە گرنگانە ئەوەیە تەلیفی ڕیجال مهمە تەلیفی ڕیجال یعنی چی یعنی ئەوەی کابرا لە باتی ئەوەی بێت کتێب بنووسێن یەت ئەو کتێبەی کە هەیە تێی خاتە دڵی بەرامبەرەکەەوە کە قوتابیەکەی بێ
یەکێک لەوانە ئەوەیە باوکم بە ڕەحمت بێ لە ماوەی زیاتر لە نیو سەدە لە تەمەنیدا خەریکی تەدریس و وانەوتنەوە و دەرزوتنەوە بوو کە ئەم پێوترێت تەلیفی ڕیجال ئەمە یەکێکە لە گەورەترین ئەمە یەکێکە لە گەورەترین ئاسەوارێک لە گەورەترین شتێک کە باوکم بەجێویەکە یەکتر لەوانە بەرهەمی ئەمەیە کە ئێمە ئێستا لێرە دانیشتین تۆ لە سایە چیە دانیشتی تۆ بەچی کەناڵێکت داناوە ئیجازت پێدراوە ناتوانن کەوا بڵێن تۆ بۆ کەناڵت دانا لە بەرنامەکانی خۆتا هاچی پێشکەشی نەکبیان مەسا ئەو کۆمەڵەی کە چەندین دەستگای ڕاگەیاندن چەندین مەسەرەن شتی تر کە تۆ هەتە لە سایە چیە لە سایە هەوڵ و تێکۆشانی یەکێک بەشێکی هی ئەوە بەشێکی لە سایە جوهد و ماندووبوونی ئەوە کە ئەمە ئینشاڵا ئومێدەوان بێتە خەرمان ئەلحەمدوللا ئێمەش لە خزمەت باوکمان علمێکمان خوێندووە زانستێک فێر بووین وەکو نووسین و ئاسەواری نووسین باوکم کۆمەڵە شتی نووسراوی هەیە مەسەڵەن دیوانێکی شێری هەیە یەک دوو کتێبی شیەیە کە زۆر جاڵێن باوکم زیاتر گرنگی بە تەلیفی ڕیجالەدا تا تەلیفی کتاب ئەگناگەر هەر یەک لەو مامۆستایانە بیانویستای کتێب بنووسن بیانویستای شتێک بنووسن زۆر لەو خەڵکە عالمتر و زاناتر و بەتواناتر بوون لەوەی کەوا چییە ئێستا خەریکی ئەوە کەواتە ئەوەی کە باوکم بەجێ هێشتم کە شتێک بێم ئێمە دڵمان پێی خۆش بێ ئینشاڵا مێداوان بۆ قیامەت یەکەمیان ئەو کۆمەڵە فەقیانەیە کە لە ساڵی بڵێن باوکم لە چلەکان و کە ئیجازەی وەرگرتووە هەتاوەکو وفاتی کرد بەردەوام فەقی هەبووم گەیاندنی هەبووە اینجا لە چەندین کۆڕ و سیمینار دەها کۆڕ و مەجالس باوکم ئەوەی کردووە اینجا جوهد و ماندووبوون و ئارەخڕشتن و شەو نخوونی کردن مەسەڵەن باوکم تەمەنێکێ بوو بەو تەمەنەوە لەگەڵ کەسێکی پێشمەرگەیەکە ئاوا سنگەرا و سنگەر زۆر جارگەڕاوە زۆر دا کوڕە گەنجەکە نەیتوانی بەقەدر ئەو ڕێ بکە مێدەواری ئینشاڵڵا ئەمانە سەدەقەی جاریە و ئاسەوار بۆ باوکم مامۆستا لە ئەسنای قسەکانم بیرم لە شتێک کردەوە ینی ئەم مامۆستا بەڕێزانە مامۆستاکانی دیکەی هاوشەی مامۆستا شێخ سدیق خی گەورە لێ خۆش بێ هەنی خی گەورە بەرەکەتی خسۆتە کاتیانەوە تۆ سێرکە فریای ماڵ و مناڵ بکەوە فریای خێزام بکەوە فریای حجرە بکەوە قوتابی و هەیە لەلایەکەوە ئەمە جیهادکردن و دژی زوڵم و ستەم لەلایەکەوە نووسین لەلایەکەوە شەو نوێژ و دراسەکردنی ئەو زانستی هەیە ینی ئەمانە ینی خۆی گەورە بە تایبەت ئەو کاتی پێبەخشین ێستا زۆر جار هەر پیاەک لە ماڵەوە دووسێ کاتژمێرێک گەر خەریکی شێکی تر بێت خێزانەکە خێرا بۆڵەبۆڵی بەسەراکەڵێ فریا ئێمە ناکەوی ینی ئەمانە ئەوە زۆر مهمە دایمەن تەنزیمکردنی ئیشەکان زۆر مهمە یەکەم بۆ خوابوون ئەوە گرنگترین خاڵە جەوهریترین خاڵە بۆی ئینسان بەر ئەو خاڵی واکە ئەوانی کاشت مەسەڵەن باوکم لە سەردەمی بڵین لە سەرگەت کە مەلا بوو یەکەم فەقیه هەبوو ماڵ و مناڵ ئیش و کاری ڕێکخراوەی چوارەمیش ئەوەیە کەوا باوکم لە تەمەنیە کە ئەو کاتە ساڵی 45کان مەلایەتی باو بۆ شەڕی لەگەڵ خەڵکا کردو کە مەسەر مانگانە شتی بن باوکم لە عمریا یەک جار دوای یەک جارەکە وازی لە هەموو شتێنا باوکمەوێت بەیانتانی ئەوڕۆ فەقێمە بوو بەس دەرزم فەقێوتەوە لە نیوەڕۆ هەتا ئێوارە تا عسر بەردەوام خەریکی دوکانداری و کار و کەسابەتی خۆم بوو یعنی چەند خەڵکە بووە قەرزاری باوکم بۆ لە کار و کەسابەت و ئیشکردنە ئەو کاتێک کە فەقێ هەبووە هەزاری شە بۆ نەیکردو ئەو کاتەش کەوا کار و کەسابەت بۆە دەرزەکەی داناوە بۆ دوای ئیشەکان فریای ماڵ و مناڵیش کەوتووە لەگەڵ ئەوەشدا کە ئێمە لە سەرگەت بوون باوکم بەردەوام وەکو کاری ڕێکخراوەی پەیوەندی لەگەڵ مامۆستا عوسمان بە ڕەحمەتی مامۆستا مەلا عەلی ئەوانە زۆر جار بەردەوام خۆ کاتش سیارە بۆ شێوەیە نەبووە فریای ئەوەش کەوتووە کەواتە بەرەکەت کەوت نەکاتەوە پەیوەندی بە دووشتەوە هەیە یەکەم نیەت و ئیخلاص بۆ خوای گەورە دووەم ڕێخستنی ئیشەکانمان مەسەڵەن سەحابە چۆن لەو کاتەدا فریای هەموو ئەو شتانە کەوتون فریای داوە کەوتون فریای جیهاد کەوتون فریای علمەکە کەوتون فریای ماڵ و مناڵ و ژیان و بژێویش کەوتون چۆن فریا کەوتون ژیانی ئێمە تەنزیمی تیانی ئێمە بەرنامەمان نییە بۆ ژیانمان ئاوا لێرەوە سەرمان تێخستووە لە ئاخرەوە چۆن دەریە با دەربێ بەس وان نەبوو بڵێن باوکم لە چلەکانەوە ژیانی ئاوا تەنزیمە کرد بۆ فەقێ دەرزیەوتەوە کار و کەسابەتی خۆشیە کرد محتاجی کەس نەبووە فریای ماڵ و مناڵیش کەوتووە کار و ڕێخستن و داویشی کردو
هیچ کامیشیان لەمەدا ڕێگر نەبووە لە بەردەم ئەوی تریاندا. ماوەسابیرمانە چارەسەرکردنی کێشوگرتی خەڵکیش چارەسەرکردنی ئاشتەوای نێو کۆمەلگا چارەسەرکردنی زۆر جار کێشەی عشاری نێو خەڵک پێم وایە بێدەویشە لەوەشە پەیوەندێکی زۆر باشی بووە. ئەوە جان بەسم یەکێک لە کارە داویەکانی ئەمە بوو. زۆر جار کابراکێش باوکم یەکشتی خوای گەورە شتێک باسکەم کە باوکم ئەوەی هەبوو. ڕۆژێک باوکم وتی من کابرایەک هاتووتی مامۆستام لە مەسەلەی کاری بڵێن کۆمەڵایەتیان وتی مامۆستا ژن بەژنێکی ئەمانەوەی بیکرد بەشک و بێ مارێکی ئەڵێ وتم ڕۆڵە تااقەتی ساڵێکی تر ئەمڕۆ منیە کێشتان بۆ حەلکەم ئیگەڕن بچین شتێکی تر بکەن تر کابراوتی مامۆستا یان وەکو بڵێ شەرمی شێک وتی مامۆستا حەز ناکەم ئەوە ڕەشبینی بەرامبەر بەیەم وتی ڕۆڵ من ئامۆژگاری تەکەم بڕۆ ئیتر نەچوو وتی ساڵێکی تر ئەو ڕۆژە بوو یا دواتر یا ڕۆژێک کەمتر و دواتر وتی کابرا هات قسەی نەکرد وتم وەرە با کێشەکەشە بۆ حەلکەم یعنی ئەمە لە ڕووی علم و زانستەوە ئەوان کە هەر لە کێشەی کۆمەڵایەتی هەبوایە لە هەر دیاردەیەکی نامۆی مەسەن لە سەردەمی لە ساڵی پەنجاکانە باوکم شەسەکان کە دەگەڕێتەوە بۆ سەرکرد عادەت وا بوو ئەڵێم لە هەموو تازیەکان لە مزگەوتەکانە چایان داناوە بۆ خەڵک ئەچێتە دەیەک چادا ئەنێن درباوکم بەدەم تێکدانی چاکەوە شیرین بووە دەستەکا بە قسم کابراایە چاکە لە ژێر دەستێ لا ئەوەندە بە ئوسلوبێکی جوان چاکەی پێتەرکەکە دوای یەکێکە ڕواڵەوە بۆ چانایەن کابراڵێ ماوەساشتی کوێتی ئەم چای تازیە حرامە نایە بخورێ ئەویش کابراڵێ ئەسا ئەچم پێی ئەسەلمێن کە حرام نیە بۆەوەی بێت بڵێ چادانێنەوە باوکمتی کابرا هات ئاوە وتی لە دوکان طبعاً کاتی ئیشی بۆ کابرا هات و کاشی فەقێتینە لە دوکان هات ئادێک کەوتە قسە و مەرحەبای و سەلام و چاک و چوو بڵێ وەڵا دەی هەستە سەر ئەم قسەی وڵات تۆ چوویتە هەیە چاکەت هین کردووە ئەبێ بیتەوە کابراوتی زانی چۆن هات بەس نەیزانی چۆن بچۆ دەرەوە یعنی بەبێ ئەوەی زەجەیەک دروست بێ هەرایەک دروست بێ کێشەیەکی تر دروست بێ کێشەکەی حەل کردو یا مەسەن باوکم وتی لە لادەیەکە مەلا بوو کاتێککە شایی بۆ ڕەش بەڵک بوو وتی یەکەم شایی ڕۆشتم چۆن ئەمە لابم کابراایەک مەوتم کاکە تۆ وەرە مدیری ئەم شاییە تۆی نێڵی ژن پیا تێکەڵاوێ کابراایوتی مامۆستا ئەو نەفرەت ناسی وتم نەوەڵا نەمناسی وتی وەڵڵاهی مامۆستا ئەمە ڕەش بەڵک گەرمەکە کە تۆ کردێ بە ڕئیسی ئەوە یانی بەسم چیم لە هەموو کێشەیەکە لە هەموو بابەتێکە کە چارەسەری کرد بێ ئەوەی کە من بۆی گەڕاند بوو من بیست بێتم بەبێ ئەوەی زەڵجە و کێشەیەکی تر دروست بێ آخر زۆر جار مەسەن تۆ کێشەیەک حەلەکەی سێرەکەی کێشەیەکی تیا دروستە بێ ئەمە شەمووی لە فەزلی یەکەم وەکوتم نیەتەکە دووەم عیلم و لێزانینەکە کە هەر شوێنێک قسەیەکی یا مەسەن جارێکیان باسی کابرایەکە وتی لە دەیەکە بەس یەک کابرا نوێژی ناکرد چۆن ئەم کابرا نوێژی پێ بکەم ئەم زای نوێژ ناکرد وتی ئاوا ئەسترانێک لە مزگەوت بووم لە هەیوانی مزگەوت من سێرەکەم کابرا هات لەو سەرەوە لە بەردەم مزگەوت تاچوو بۆ چاخان هیچمەوە نزیک بوویەوە بەدەنگی بەردوتم ئەو خەڵکە زۆر بێویژدان ئەڵێن فڵان کەس نوێژ ناکاوە لە نوێژی عەسر دوا کەوت و یەت بۆ مزگەوت نوێژەکە وتی کابرا بەدەنگی بەردەم قسەیم کرد ڕووی کردە مزگەوت ئەوەی نوێژی کرد تا وەفاتی کردم کابراش نوێژی تەرک نەکرد کاتە ئەمەی کەم ئەو مامۆستایان هەر ئەوەی جەنار کە بەرەکەت کەوتوتە عمریانەوە بەرەکەتەکە لەوە بۆ ئیشەکانیان لە پێناوی هیچا کردو نەبووە لە پێناوی ئەوەی مەسەن کابرا مەسە من ئیشێکەکەم ئێستا ئیدەمە فەیسبووکە ئیدەمە مەسە ئینستاگرام و سناپچات و چی ئەوانە ئەوەمان کردو ئەومان کرد بەس ئەو کاتە ئیشەکان کردو جۆرێک کردویان کە خەڵک نەزانێ ئەم کردوویەتی کە نەزانێ ئەم کردوێتی خوای گەورە ئەوەی بۆ ئەکا کە ئەم بۆ ئەوی کردو زۆر باشە بۆ ساڵی ئێمە دەرفەتمان نەماوە گردووەوتت سەبارەت بە ژیانی مامۆستاوە چۆن ببێوانەیەک بۆ ئێمە کە بەڕاستی سوود لەو کەڵە پیاوانە وەرگرین کە لە پێناو ئیسلام و لە پێناو ئاینا خزمەتیان کردووە چۆن ئیستیفادە لە وانە وەرگرین لە ئەزمون و ژیانی ئەو کەسانە وەڵڵاهی هێزانین چی یەک خاڵە هەیە زۆر گرنگە ئێمە دائیمەن یەکەم نیەتەکانمان بۆ خوا بێ دووەم بزانین جارێک خوێندنەوەی ژیانی ئەوانەی پێش ئێمە زۆر گرنگ بۆی ئێمە کە شتێک چۆن فێربین و چۆنی وەرگن ئەمە خاڵێکی تر ئەوەیە ئێمە پێمان وابێ ئەوان قودوەی ئێمە زۆر جار ئەڵێن کاکە ئەوانە لە سەردەمێکا ژیاون جیاواز لە سەردەم من ببراترە شتێکم وتم بۆ ئاواکە وتی مامۆستا سەردەم گۆڕاوە
سەردەم گۆڕاوە بەڵام کۆمەڵی ثەوابیت هەیە ئەبێ ئەو ثەوابیتان لە جێ خۆیان ئێمە بە دوای ئەوەدا بکردن بزانین ئەوان چۆن گەشتنەوە ژیانی خوێن و بزانین چۆن گەشتەوە نەک بڵین کاکەەوە لە سەردەمێک کاژی ئاوە جیاواز لە سەردەمی کەواتە چاکترین ئیشێک کە ئێمە بیکەین ئەوەی ئەو ڕێبازەی ئەوان لە پێناویدا ژیان بۆی ژیان بۆی مردن ئێمەش لەو ڕێبازە لا نەدەین چونکو زۆر بەداخەوە زۆر شت گۆڕاوە زۆر شت بە بیانووی ئەولەمە و نوێگەری و پێشکەوتن و چاولێگەری و وەڵا ئەگەر من ئەوە بکەم پێمەڵێن دواکەوت و ئەگەر ئەوە بکەم ئەو کاتە ئەو مامۆستایانە تەنها بیریان لەوە دەکردەوە چی بکەن خۆیان لێ ڕازی بێ نەک چی بکەن خەڵکیان لێ ڕازی بێ چونکو هەر کەس بیە شتێ بکە بۆی خەڵکی لێ ڕازی بێ بەخوا خوای گەورەی لێ ڕازی نابێ خەڵکیشی لێ ڕازی نابێ تۆ ئێستا لێرە با من قسە بکەم بۆ هەمووتان مەسەڵەن ئەم کاکەیە شەو درەنگ خەوت و بایانی زوو هەڵساوە ئەگە قسەکان درێژ بێ خەوی تۆڵێ بەخوا قسان تایبەتە بە پیاوانەوە تایبەت نییە بە منە ئەو کاکەی کامێرەمانەکەڵێ کوڕم قسە بۆ ئەمانە ئەکا خۆ بۆ منی ناکە ئەگە بمێ خەڵک ڕازی کەم خەڵک ڕازی نایە بەس من بمێ خوا ڕازی کەم باشە خوای گەورە وا دەکا قسەکانی من کاریگەری بۆ هەمووتانەوێ با جیاوازی ئاستی تەمەن و ئاستی ڕۆشنبیری و ئاستی ئیشکردن کەواتە ئەوەی کەوا ئێمە پێویستە لەوان فێربین ئەوەی بزانین هۆکاری بەرەکەتی ژیانی ئەوان چییە لە دوای 20 ساڵ 30 ساڵ ئێستش ئێمە ئەمانەوێ بچینەوە ئەو خەتە بەڵام خۆ بە نەزەری نابێ من ئەڵێم بەخوا من لە ڕێ باوکمەوە ئەڕۆم باوکم وابوو بەس ئایا عملیەکەم کامەیە کردەوەم کامەیە تا من بیسەلمێنم کە لێوچم کەواتە باشترین شت ئەوەی ئێمە بزانین ئەوان چۆن گەشتنەوە بەچی گەشتنەوە ئێمەش ڕێگەی ئەوان بگرین نەک لە ڕێگەکەی ئەوانە ئاور بینەوە بۆ جارجار خەڵکانێک لە دەوربەرم زانین چیەکەن خی گەورەوەمان لێ بکەم بتوانین لە ڕێ ئەوانە بژین لە قیامەتیشە لەگەڵ ئەوانە بین انشاءالله ئامین انشاءالله خی گەورە لە مامۆستای کۆچ کرد و خۆش بێت و جێگەی بەهەش بێ انشاءالله بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا فان شێخ سەدیق کوڕی مامۆستای کۆچ کرد و مامۆستا شێخ سەدیق سەرگەتی سپاس دەکەین مامۆستا بۆ کاتی دەبەخشی ئەزیزان دەچینە چەمچەباڵ و لەوێ کۆتایی بە خولێکی درومان هاتووە و دەزانین خولی درومانێکێکە لەو خولانی کە زۆر گرنگی پێدەدرێت بەڵام وازان پێش بچینە فیتەکەمان ناوڕێکمان هەیە دواتر دەگەڕێنەوە ئەو تا پێشکەشەکەی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام بە ناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕناپەڕێت لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووە سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین خی گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جپسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟
تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ ئەزیزان ئێستا فامێرمان حازرە ئەدریس محەممەد لە هەولێرەوە ئیدریس سڵای خوات لێبێت ئەم کاتت باش ئەگەر بە کورتی پێمان بڵێ دەنگ و باسەکان لە هەولێر چۆن و زانیارەکانی ئێمە بوو بگوازەرەوە. بەڵێ سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش لە شاری هەولێر لە ئێوارەی دوێنەوە دەست پێ دەکەم وەزارەتی دارایی و ئابووری ئەوەیە بڕاگەیاندووەکەوە وەزیری دارایی و ئابووری لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دابار و دۆخی تەندروستی تێک چووە بۆیە بۆ ڕووی لە نەخۆشخانەکان کردووە بۆیە ینی دوای ماوەیەکمانەوە لە نەخۆشخانە لە ئێستادا وەکو لا ڕاگەیاندراوەکەی وەزارەتی دارایی و ئابووری داهاتووە لە ئێستادا گەڕاوەتەوە سەرکارەکەی وە گەڕاوت لە نەخۆشخانە دەرچووە بەڵام تاوەکو ئێستا موچەی مانجی هەشت یاخود مانجنۆ دیار نییە کە ئاخۆکەی دابش دەکرێت وە لەلایەکی دیکەشەوە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕیارێکی دادوێنێ تەحسین معدل واتە ئەو قوتابەیەکەوە ئەم ساڵ بە نمرەیەک دەرچووە سەرکەوتنی بەدەستهێناوە بەڵام مەبەستێتی کە دووبارە بخوێنێتەوە بەڵکو نمرەیەکی زیاتر بەدەست بهێنێ ئەم ئۆفەرەی وەزارەتی پەروەردە ئەم ئۆفەرەی نەهێشتووە و ئەم ئۆفەرەوە تاقیکردنەوەی دەرەچیش لە سەر وەزارەتی پەروەردە لە ساڵی داهاتوو گۆڕانکاری بەسەردا دەکرێت کە ئەمەی بە بڕیارێک لەلایەن وەزارەتی پەروەردەوە دراوە. بابەتێکی دیکە ڕاگەاندنی سیستەمی بەڕێوەبردننی کاروباری خانەنشینان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆوا بڕیارە بە سیستەمی PPLMS کە ئەم سیستەمە گوایە بە سیستەمێکی ئەلکترۆنی ئەم کاروبارانە ڕایی دەکات و دەتوانێت بەباشی بەتایبەت لە ڕووی موچە دابشکردنەوە کارەکان ڕابڕێنن کە ئەمە لەلایەن وەزارەتی پلاندانان و وەزارەتی لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە هەماهەنگی ئەم کاری ئەنجامداوە. خاڵێکی دیکەم دەمێت باسی لێ بکەم شەقامی 150 مەتریە لە شاری هەولێر ئەم شەقامە کە لە ماوەی ڕابردوودا لە قۆناغی یەکەمیدا ڕێگای سەرەکی نێوان شەقڵاوە بە حرکە کرابوویەوە بەڵام ئەم جارەیان لە قۆناغی دووەمدا کەوا بڕیارە تاوکو کۆتایی ئەم ساڵ کەس تاوکو ئێستا 92 کارەکانی تاوە بووە شەقامی نێوان شەقڵاوە بۆ کۆیە بڵاو بکرێتەوە بەرەو ڕوویەندا کۆتا بابەت کە دەمێت باسی بکەم کەشوهەوایە لە شاری هەولێر کەشوهەوا تا ئاستێکی زۆر باش گۆڕانکاری بەسەردا هاتووە پلەکانی گەرما لە نێوانی 39 پلەدایە و گرمترین کات لەم هەفتەیەدا کە دەکەوێتە کاتژمێر 12 بۆ 2 نیۆڕۆ کە 39 پلەی سیلیزی تۆمەر دەکات لە بۆ لە کاتەکانی دیکەشدا بەتایبەت درەنگانێکی شەو پلەکانی گەرما بە تەواوەتیدا دەبەزن بەڵێ ئەمە بەشێک لە زانیاریەکان لە شاری هەولێرەوە. زۆر سپاس بۆ پەیامنەرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانە بۆ سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ خۆشەویستان تەوەریس هێمان تایبەتە و لێرەوە دەچینە شارە پیرۆزەکەی مەدینە شاری پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت لەوێەوە حاجی ئامانجمان لەگەڵا خاوەنی کۆمپانیای حەج و عەمرە کاک حاجی لێرەوە سڵای خوای گەورەت لێبێ هەتا شارە پیرۆزەکەی مەدینە و هیوادارین کە تەندروستیتان باش بێ و سڵاو ڕێزمان هەیە بۆ بەڕێستان سپاس بۆ کاتێککە بێمت بەخشی خوای گەورە عیبادەتی ئێوەتان لێ قبوڵکە و ئێمە و بینەرانمان لە دوای خێر بێبەش نەکەن و هەموو ئەو کەسانی کە یانەوێ و دڵیان لەوەیە بۆ شوێنیان شاد بکاتەوە. کاک حاجی لێستا زانین وەرزی عەمرەیە ڕێکارەکانی عەمرە لە ئێستا چۆنە بۆ پێی کە خۆتان ئێستا لە مەدینەی منەوەرن و خاوەنی کۆمپانیای حەج و عەمرەشن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس و ستایش بۆ خوای گەورە درود و سەلام لەسەر گیانی پاشی پێغەمبەری خوا بێ صلی الله علیه وسلم سەلامی خوا لە ئێوەی بەڕێز و هەموو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ لە هەر شوێنێکی دنیا هەن. بەڕێزان سپاس بۆ خوای گەورە کە مەوسمی عومرە دەستی پێ کردوتەوە کە ئەم ساڵ الحەمدولله مسلمانانی کوردستان و بەشێک لە جیهان بە گشتی بە گروپینێکی تایبەتر و زیاتر لە ساڵان الحمدلله خەڵکان اشتیاقی ئەم شوێنە پیرۆزن هەم مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەم مەکەی پیرۆز. دەسپاس بۆ خۆ ئەم ساڵ جیا لە ساڵان سەرەتای مەوسیمەکەوا دیارە ئینشاءالله خەڵکان لە ساڵانی ڕابردوو زیاتر تام و تێژی ئەم شوێنە ئەکەن و اشتیاقی ئێرە ئەکەن و
بە گروتینێکی زیاتر لە ساڵان الحەمدولله خەڵکان بڕێون بۆ ئەم شوێنە پیرۆز. کاک حاجی لەم ساڵدا ڕێکارەکان هیچ گۆڕانکاری بەسەردا هاتووە پێم وابێت ئەم ساڵ زیاتر ئاسانکاری کراوە بۆ ئەو کەسانی کە سنەتی عومرە جێبەجێ دەکەن. ڕێکارەکان ئەم 2-3 ساڵی ڕابردوو بەهۆی ئەم نەخۆشی کۆرۆنا و ڤایرۆسوشتەوە هەندێک ڕێکاری زیاترە گیرایە بەر بەڵام الحەمدولله ئێستا سپاس بۆ خوا ئەو بەڵایە کەم بۆتەوە ئەو نەخۆشیشتە. وڵات سعودیەش الحەمدولله ئەوەی کە پێویست بێ ڕێکاری تەندروستی گرنە بەر بەڵام سپاس بۆخوا بەگشتی ئاسانکاری زۆر کراوە لەبەرەوەی الحەمدولله نەخۆشیەکە کەم بۆتەوە بەتەوایمان. کاک حاجی پێشەوەی هەنێ پرسیاری تر بکەم لێسا دەنگ و باسی ئەوە هەیە کە شێوازی حەج و عومرە هەم لە ڕووی نرخەوە کەم کراوەتەوە هەم ڕێگەی وشکانیش کراوەتەوە بۆ سەفەرکردن بۆ شاری مەدینە و مەکەی پیرۆز. ئێوە وەکو کۆمپانیای حەج و عومرە سەرنجتان چیە لەسەر ئەم بابەتە؟ ئایا بەڕاستی ئەمانە وایە وەکەوەی کە زانیاریتان هەبێت؟ بەنسبەتی ڕێگای بەر الحەمدولله ئەمە جێی دڵخۆشیە کە نزیکەی 30 ساڵە لە بینی سعودیە و عێراق ڕێی بەڕی دافراوە. الحەمدولله ئێستا ڕێگایە کراوەتەوە شتێکی زۆر باشە، منفەزێکی باشە بە تایبەتی ساڵانی ڕابردوو زۆربەی حاجیان عومرەکاران لە کاتی ڕەمەزانە بەڕاستی ناڕەحەت دەبوون بە دڵتەبوونی تیارەوە دەگەڕانەوە عینەش زۆر تاخیرە بەڵام الحەمدولله ئەم ساڵ کە ئەو ڕێی بەڕێبێتەوە بەشێکی زۆر لە ئەرکی تیارە کەمە کاتەوە. ئەمە لەلایەک لە نرخی تیارە دابەزێت چونکە تیارە کە تەڵەبی زۆر لەسەر بۆ سیعری بەر دەبێت ئەگەر تەڵەبی کەم لەسەر بۆ سیعری دابەز لەلایەک بۆ نرخ باشە کە نرخ هەتانە بێ لەلایەکیشەوە خەڵکانێکی زۆر هەبوون بە ساڵانی پێشوو ڕۆژ و 15 ڕۆژ سەر دوای جەژن چاوەڕێی تیارانە کرد ئەزمەی تیارە بەگشتی شتێکی زۆر باشە ئەم ڕێگای بڕا ئەگەر هەبێ تەنیا یەک تیشکال هەیە وەزارەتی ئەوقاف تا ئێستا بەڕاستی ڕێگای نەداوە کە هاوڵاتیانی کوردستان دەڕێی بەر وەکو باقی شارەکانی تری عێراق بڕۆن ئەویش بە پاسای ئەوەی کە علاساس ئەو ڕێگای ئەمنیەتی ئەگەر وەزارەتی ئەوقاف زیاتر سیاسەیە مەوزوعە بکرێ و ڕێگا بکرێتەوە بە ڕێوشێنی خۆی ئەمە کار ئاسانیشی باشە بۆ هاوڵات. زۆر باشە کاک حاجی ئاماژت بەوە کرد کە ینی شتێکی زۆر باشە ئەم ڕێگای وشکانیە دەمێ بزانم چی دیکە هەیە لەم بابەتەداوە زیاتر هاوڵاتیان سوودمەند بن لێ بەوەی کە بە ڕێگەی وشکانی بیانوێت ئەو سونەتە گەورەیە ئەنجام بدەن بە تایبەتی زۆر جار خەڵکانێکی زۆر باز لەو دەکەن کە ئەگە بە ڕێگەی وشکانیش بڕۆن لە ڕووی مەسرف و لە ڕووی ئەو پارەیەوە تقریبەن هاوشانی ئەو پارەیە دەکاتەوە کە دەیاتە فڕۆکە و بە فڕۆکە دەیەوێت کۆچکا بۆ ئەوێ. طبعا فرقك لە سعرە بەلایانی کەمەوە $200 زیاتر بۆ $250 فەرقە بۆ گەنج باشە ئەو ڕێگا ئەگەر گەنج مەسەلە کۆمەڵێک گەنج بڕۆن بە پاس شتێکی باشە چونکە ڕێگاکە ڕێگایکی دوورە ڕاستیان نزیکەی بە ئیساحەت و بەلادان ئەوشتانە و ڕەنگە 2 شەو 2 ڕۆژیان پێ پێ بچێن نزیکەی 40 بۆ 48 ساعتیان پێچێ خەڵکی بە تەمەن و پیر تەحمولی ئەو ڕێگایە ناکا بە پاس بێت بەڵام بۆ گەنج و بۆ خەڵکێکە ئیمکانیەتی کەم بێت توانای کەم بێ مەسەلەن هەیە $100 $200 زۆرە بۆ بەعزە کەس بەڵام بەگشتی بۆ عامی خەڵک باشە و هەم سێری تیارەش دابەزێن. زۆر باشە لە ئێستادا ئەوێ چۆنە ئایا ڕێژێکی زۆر لە عمرەکاران ڕوودەکەن ئەوێ بۆ پێی کە هەم ڕێکارەکان کەمتر بوونەتەوە و خەڵکی زیاتر ڕوودەکەن هەم لە کوردستانی دەبین ئەم ساڵ کەسانێکی زۆر ڕویان کردوتە ئەوێ لە ئێستادا ئەوێ چۆنە و ئایا ئێوە ئەتوانن ئەو کەسانی کێن ئەوێ بە شێوەیەکی باش ئەو شوێنانە بگەڕێن و بتوان سەفەرەکان بە شێوازێکی دروست ئەنجام بدەن یاخود خەرەباڵغێکی پێوە دیارە؟ سپاس بۆ خوا هەردوو حرم هەم مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەم مەکەی پیرۆز بە بەردەوامی ئەگەر ڕێگرینە بێ بە بەردەوامی خەڵکانێکی زۆر دێن بۆ ئەم شوێنە پیرۆزە بەڵام بەداخەوە 1-2 ساڵی ڕابردوو بەهۆی کۆرۆناوە مەنع کرا بەردەوام خەڵک دێ بۆ ئەم شوێنە پیرۆز ساڵ لە دوای ساڵ خەڵک زیاتر دێ ساڵ لە دوای ساڵ خەڵک زیاتر ئەگەڕێتەوە بۆ ماڵی خوا و بەتایبەت ئەو کەسەی کە یەک سەفەر بکا بۆ ماڵی خوا حەزەکە لانی کەم ساڵی جارە دووبارەی کاتەوە چونکە ئەوەنە لەزەتێکی ڕۆحی ئەبینێ لەم سەفەرە ئەم سەفەرە سەفەری ڕۆحە بەڵێ هەندێک جار ئینسان جستەی ماندووە لەم سەفەرەیە بەڵام چونکە ڕۆحی ئاسوودەیە لەم سەفەرەیە گوێ بە ماندووبوونی جەستە نادات بۆیە ساڵ لە دوای ساڵ ئەگەر ڕێگرینە بێ عەدەدێکی زۆر زیاتر خەڵک دێ بۆ ئەم شوێنە زۆر باشە ئەم مانگەی ڕابردوو چونکە کاتی عوتڵە بوو الحەمدولillah خەڵکێکی زۆر هاو بەڵام ئێستا بیدایەتی دەوامە کەمێک فەرقی کردووە ماوەیەکی ئینشەڵڵا
بەردەوام خەڵک زیاد کاک حاجی ئەگەر باز لە ڕێوشوێنەکانی سەفەرکردنەکە بکەین ئەگەر لە سلێمانیەوە ئەو کەسانی کە سەفەر دەکەن دێنە مەدینە چەند ڕۆژ لە مەدینە دەمێنەوە و ئایا لە ڕووی خزمەتگوزاری و تێل و ئەو بابەتانەوە تا چەند خزمەت بە گەشتیارەکان دەکرێت بەگشتی بەڕێزان سەفەری عومرە زۆربەی کادوایە 10 ڕۆژە لە دۆنی تیارەکان وا دانراوە بۆ 10 ڕۆژ بۆ هەندێک کەس هەیە کەمترە بێنێتەوە هەندێک کەس زیاتر بەڵام زۆرینەی بەحەکان 10 ڕۆژیە ئەم 10 ڕۆژە یان 3 ڕۆژ لە مەدینە و 7 لە مەکەیە یان 4 ڕۆژ لە مەدینە و 6 ڕۆژ لە مەکە وڵام سەرەتا دێنە مەدینە زۆربەی ڕەحلەکان وایە سەرەتا دێنە مەدینە تێک شەو لێرن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لا تشد الرحال إلا إلى 3 مساجد فەرمێ بە تایبەتی سەفەر مەکەن بە دەستی عیبادەت بۆ 3 شوێن دەبێت 3 مزگەوت ئەم مزگەوتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنێکە کە بە تایبەت دروستە ئینسان سەفەری بۆ بکات بە مەبەست عیبادەت بۆ حاجیان عومرەکاران زۆربەی کات دەکەشتن لە مەدینە لێرە مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەپێی توانە سەردانی ڕەوزاکەن بەپێکە لە باشەکانی بەهەشت سەردانی بەقیعەکەین کە بەرامبەر مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی مزگەوتی قوبا ئەکرێت کە نوێژ لە مزگەوتی قوبا ئەجری عومرەیەشی هەیە سەردانی شەهیدان ئوحود ئەکرێت یعنی سەردانێکن کە سنەت نەمانە لە مەدینە وای ئەم 3-4 ڕۆژێکە تەواو بوو پاشان بەرەو ماڵە گەورەکەی خوا بەرەو مەکەی فینۆز بەڕێکردین بۆ لێ خۆشبەوەی خوا ئینشاءالله ئەوا دەیەوێت 6 ڕۆژێک دەبێنین سەردانەکانەکەین وەک دەزانین گەشتی حەج و عومرە گەشتێکی زۆر معنەویە و لە هەموو دنیادا ئێستا زۆر گرنگی دەدرێت بە ڕێبەری گەشتیاری و سەردانکردنی شوێنە جیاوازەکان جا چی بگا بە شارێکی وەکو مەدینە و مەکە کە پێویستە ئەو شوێنانە ببینرێ ئێوە تا چەند ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە لە ڕێی کۆمپانیاکەی ئێوە دێن و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە بە شێوازێکی دروست عیبادەتەکانیان ئەنجام بدەن هەر لە شێوازی کردنی عومرەوە ئەو ڕێنمایە شەرعیانی کە پێویستە ئەو کەسە کە دەکاتە ئەوێ ئەو دوعانی کە پێویستە لەوێ بیخوێنێ تا چەندێک ئەمە گرنگە بۆ گەشتیار کاتێ ڕوودەکاتە ئەو وڵاتە تێبینێکی زۆر جوانە لە ڕاستیە ئەم سەفرە وەکو سەفری وڵاتانی تر نییە وەکو عەرزم کردن خەڵک لێرەیە ڕۆحی ئاسوود دەکات ڕۆح بەچی ئاسوودا بێ بەوە کە ئینسان عیبادەت زۆر ئەنجامدا طبعا عیبادەتیش پێویستە وەکو ئێوە فەرموون ڕێبەر مامۆستا مرشیدی دینی لە خزمەتی ئەو خەڵکەیە بێت و ئەوەی کە عومرەیەک ئەنجام بدرێت لەسەر سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە نابێ ئینسان لە خۆیەوە کاروکردەوەی بکا بڵێ من پێم باشەوە بکەین و ئەو پێ با نە ئەوەی کە زۆر زەرورە یان ئەو بەڕێزە کە سەرپەرشتیاری کاروانەکەی حەملەدارەکە یان مرشیدێکی دینی مامۆستایەکی ئاینی کە خۆی شارەزایە لەو بوارانە لە ڕووی دینی و ئیرشاداتی خەڵکەکان زۆر زۆر پێویستە باوەڕتان هەبێت توانم بڵێم لە ناوخواردن پێویسترە چونکە لە عینی ڕۆحی ئینسان پێویستی بەو ئیرشاداتێ پێویستی بە وتارە پێویستی بە محاضەڕەیە خی گەورەژە فەرمێ فەذەکر فإن الذکرى تنفع المؤمنین ئێمە ئەم بەسەرهاتانە زۆربەی خەڵک هەیە ئێرە بیستوێتی بە بیستن بەڵام کە لێرە بیادی یەخەیتەوە خوا فەرمی یادیان خەنەوە ئەو یادکەستنەوەی زۆر زۆر دەور و کاریگەریە بێت زۆر باشە کاک حاجی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گروپێک یاخود چەند کەسێک کە گەشتێک دەکەن پێویستە ئەمیرێکە بێت لە نێوانیاندا تا چەند گرنگە و کەسانی کە لەگەڵ ئێوەدان ئەو کەسانی کە سنەتی عومرە جێبەجێ دەکەن گۆڕایاڵی ئەو ئەمیرە بن کە لە نێوانیانەدایەوە هەر فەرمانە یاخود هەر شتێکیان پێ دەڵێت جێبەجێ بکەن زۆرجار کێشە گرفت دروست دەبێت لەم نێوەندەدا ئەو کەسانی کە سنەتی عومرە جێبەجێ دەکەن زۆرجار ڕێنمایەکان جێبەجێ ناکەن یاخود گۆڕایاڵی ئەو کەسە نابن کە ڕێبەری گەشتیارەکەیانە بەگشتی سپاس بۆ خوا بەگشتی حاجیان عومرەکاران زۆربەی زۆری گۆڕایاڵن ڕەنگە لە هەموو قافەیەکە لە هەموو چین و توێژەکە نەک لە سەفەری عومرەیش بۆ وڵاتانی تیژەگەر بڕۆی ڕەنگە لە هەموو چین و توێژەکە چەند کەسانێکی کەمی تاوێت کە ئیلتیزام ناکەن بە گروپەکەەوە بەڵام بەگشتی سپاس بۆ خوا عومرەکارانی کورد زۆربەی زۆری گوێڕایەڵن زۆربەیان تاوەڕێی تەوجیهن زۆربەیان لەو کاتانەیە کە بۆیان دیارەکەی بۆ شوێنەکان بۆ سەردانەکان بۆ عومرەکە بۆ هەر شتێکا ڕۆین الحەمدولیلا بەگشتی گوێڕایەڵن بۆ وەکو خۆتان فەرمووتان ئەگەر هەر گروپێ قافە بێ 20 کەس بێ 100 کەس بێ ئەگەر ئەمیرێکی نەبێ سەرپەرشتیارێکی نەبێ هەر کەس بۆ خۆی بێ ئەمە بڕاستیە بێ بە فەوزا ئەمە دوورە لە سونەتی پێغەمبەری خوا پێغەمبەری خوا فێرمانەکە بۆ 3 کەس ئەمیرێ هەبێ ئەی چ جای ئەوەی بۆ 100 کەس خۆی بەڕاستی الحەمدولیلا بە شێوەیەکی گشتی ملەتی ئێمە باشە تا حەدێکی زۆر گوێڕایاڵی مرشید و سەرپەرشتیارەکان
گەشتیارەکانتان چەند ڕۆژجارێک دەتوان سەردانی ئەوێ بکەن وەکو کۆمپانیا تا چەندێک ڕێگەتان پێدراوە و خزمەت گوزاریەکان لەوێ چۆن ئوتێل نزیکەوە هاتوچۆ ئاسان کراوە بۆ ئەو کەسانی کێن گەشت بۆ ئەوێ دەکەن بۆ ئەوەی کە بە شێوازێکی دروست هەم عیبادەتەکانیان ئەنجام بدون و ئاسان کاریەک بکرێت بۆیان مەسەلەی چەند ڕۆژجارێک ئەمە دیاری نەکراوە ئینسان ئەتوانێت مەسەلەن کۆمپانیا ئەتوانێت هەموو ڕۆژێ قافڵە بێنێت بەڵام هەموو ڕۆژێ قافڵە نییە مەسەلەن هەیە هەفتی جارێک کاروانەگەێنێ هەیە دە ڕۆژ جارێ هەیە مانگی جارێ بەپی کەم و زۆری کاروانەکان ئەمە یەک دوو مەسەلەی خزمەتگوزاری طبعا هەر شتەی بە پێی سعر و توانای خۆی بۆ نمونە بە شێوەیەکی گشتی لە کوردستانی خۆمانە لە ئێستاە پێشتر لە بە 950 دلار و لە ئێستا لە دەوری 15 مانگوانە بە 900 دلارە بە خزمەتگوزاریی باشەوە هەموو ڕۆژێ سێژەم نان خواردنەوە بە جانتا و ئیحرامەوە شتانەوە بە مرشیدەوە بە سەرپەرشتیار و یعنی بەگشتی ئێستا بەو سیعرێ ئەمە سیعرێکی وەسەتە بەرنامەیەکی وەسەت و مامناوەندیە ئەگنا لەوە نزیکتر هەیە ئوتێل گرانترە لەوەش دوورتر هەیە هەرزانترە ئەمە بەرنامەیەکی وەسەتە لە مەدینە 4-5 دقە دوورە لە مەکە 12 دقە 13 دقە 7 دقە دوورە لە حرەمەوە بەگشتی خەڵک بەم بەرنامەیە مرتاحن هەندێک کەسیش بۆ نمونە حەزەکە بەرنامەی VIP بگرێ بەرامبەر حرەم شوێنی زۆر نزیک بگرێ ئەوە دیارە سیعرەکەی تایبەتە و هەموو کەس بەپی توانای بکرێت زۆر باشە کاک حاجی لە ڕووی کەشوهەواوە چۆنە لە ئێستادا وەرزی ئەوەیە کە هاوڵاتیان بیانێت ئەو سونەتە جێبەجێ بکەن و ئایا زۆر گەرم نییە لەوێ معلومی هەموو لایەکە عەرەبستانی سعودیە بەگشتی هەر گەرمترە لە شا وڵاتی خۆمانە ئێستاش تەمان گەرمترە ئەگەر لای خۆمان بۆ نمونە دەرەجەی حرارەت تل بێ جاروای لێرە 33 و 34 دەرەجەی فەرقە لێرە بەگشتی گەرمترە بەڵام ئەو گەرمایش خۆی ڕەحمەتە کە خی گەورە ئەم حرەمەی بۆیە لەم شوێنە گەرمە دروست کردووە ئەگەر شوێنێکی سارد و کوێستان بووایە ئەو خەڵکە هەمووی بە ئیحرام و ڕەنگە هەمووی نەخۆش بووایە و خۆتایە بەڵام گەرماکە زەرە لە ئینسان نایە خەڵی ناخۆشان دێجار بەڵام الحەمدولله ئەویش هەر ڕەحمەتە و خێر و بەرەکەت تا کەی بەردەوام دەبێت کاروانی ئەمریکاران دەتوانن تاکەی سەردام کرێەوە بەهۆی کردنەوەی دەرگاکانی خوێندنەوە ڕێژەی گەشتیاران تا کەمێک تا ڕادێکی بەرچاو کەم ئەبێتەوە بەڵێ بە تەئکید فەرقی کرد مانگی ڕابردوو ماشەڵڵا خەڵکانێکی زۆر زیاتر هاتن ئێستا بەهۆی ئەوەی کە دەرگاکانی خوێندن کراوەتەوە ئەوەی کە تەلەبە بێ ئەوەی کە مامۆستا بێ ئەوانەی کە مناڵیان هەبێ لە مەکتەب زۆربیان بۆیان ناگونجێ ئەم مانگی ڕابردوو زۆربەی هاتنەوەە بەڵام الحەمدولله لە مانگەکانی داهاتووە لە مانگی 12 بچوو هەیە لە مانگی 3 بچوو هەیە دواتر ڕەمەزان و شەوال ئەوانەش بەگشتی الحەمدولله خەڵک زۆر ڕۆکاتە ماڵە پیرۆزانە بەڵێ ئێستا فەرقی کردووە لەگەڵ مانگەکانی زۆر باشە کاک حاجی با زۆر ماندوو دەکەینەوە زیاتر زۆر سپاس دەکەین کە ئەم دەرفەتت بێمە بەخشی و تایبەت سەلامی بگەێنە بە پێغەمبەری عزیزمان صلی الله عليه وسلم هەر لە سلێمانیەوە تاوەکو مەدینە سڵاوی لێبێت و سەڵاتی بۆ دەنێرین ئینشاءالله و لە دوعای خێر ئێمە و بینەرانمان بێبەش مەکە و هیواداری هەشت کەسێکە لێرەوە بینەرە و دڵی تامەزرۆیە کە بۆ شوێنە بگا خی گەورە بەنسیبی کات و شاد بینەوە بۆ شوێنە پیرۆزە زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ بەڕێز حاجی ئامانج پارەزانی خاوەنی کۆمپانیای حەج و عومرە زۆر سپاس دەکەین کە لە شارە پیرۆزەکە و شاری مەدینەوە لەگەڵمانە بووین سپاس دەکەین بڵێ ئەزیزان ڤیدیۆکی ترمان ماوە جارەیان دەچینەوە هەولێر هەر لەو ماوەی کە هەمانە کە نزیک دەبێتەوە لە کردنەوەی دەرگاکانی خوێندن و کۆتایی هەیە هاتن بەو خولانەی کە لە ماوەیە کراوەتەوە لەم سێ مانگەی کە پشوو بوو بەڵەوە دیارە ئەو ڤیدیۆمان ئامادە نەبووە ئەزیزان بەم ڕادەیە گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی پامی ڕۆژ هیوادارین سەرجەم بابەت و تەوەرەکان جێی سوود و ڕەزامەندی ئێوە بێت توانی بێتان سوودتان لە بابەتەکان بینی بێ و میوانێکی ڕۆحسوکی ماڵەکانتان بۆ بین خواتان لەگەڵ هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازین بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ